لەسەر خەرجی کۆمپانیای سەرپێچکار بۆ شوێنی لێوەی هاتووە. چوار کۆمپانیای سەرپێچکار ناوی دەخرێتە لیستی ڕەشی وەزارەتی سامانە سروشتەکان بۆ ماوەی 2 ساڵ و لیستەکە لایەن وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو دەکرێتەوە. سێم لە حاڵەتی دووبارەکردنەوەی سەرپێچەکانی ئاماژە پێکراو لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە ئەوە کۆمپانیای سەرپێچکار مۆڵەتی کارکردنی لێ وەردەگیرێتەوە و ڕێگە نادرێت جارێکی دیکە چالاکیەکانی خۆی لە بواری بەرهەمەنەوتەکان ئەنجام بدات. بەڵێ لەسەر مادەی 2 قسە بکە. بەڵێ کاک هەڵکەوت، کاک شێخ زاهیر، ژیان خان، کاک بەختیار ناواجبە واجب، کاک بەهجەت و کاک بەختیار، کاک جەمال، دکتۆر ئیسماعیل. بەڵێ کاک بەهجەت فەرموو. زۆر سپاس بەڕێز سەرۆکە پەرلەمانێ. وەڵا بەری ئەس بێمە سەر مۆدە دوێ دوو تێبینێت بچیکێتێن ئەگەر ئیجازە هەبیتن. ئەف مونیتەرێل پێشیۆمە ئەم کارتێنی بەس بۆ میکروفۆنێ وەکو دەنگەم فۆی دێژێتکەین. زۆر جاران بینید ناف برادرێت مەیت ئەندام پەرلەماندا دەبینی بەغدەیە راپۆرتە هاوبەشە هاتیە نویسین سندوقێ دانینە یان نهاتیە دابەشکردن وەکو پێدوی. ئەف سیستەمەی کەڤن ئەگەر تشتێکی بێتە دانان و شێوەیەکی ئەکادمی ینی PDFێکی ئەو راپۆرتە هاتیە نویسین بێتت ناف وی مونیتەریدا. هەروسا هەم شلۆی ئابووریژی بە دێ کولفاوێکی ئەم تربیت ڕاستە دێ کولفایەک بیت بەس کولفایەکە سابت بیتن. تێبینیا دوێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی هەندێک پرۆژە یاسای تەن بەحتن یعنی تایبەتن زۆر تایبەتمەندن وەکی پێشنیازە یاسایە. پێشنیارت کەم یعنی لژنێت تایبەتمەند ئەم هەمی پێک vêjî بار بکە و شارەزایی و بسپوریا تایبەتمەندوی باری دانینە بەر هەندێ ئەگەر لژنێ تایبەتمەند پێشنیارت کەین ئەو پرۆژە ئەم پێشنیازە یاسایەت وەسا ڕاوێژ و ڕای وەلگرتنە بسپورت دەرڤەی پەرلەمانی زانکۆڵ تەخەسوسا ئەوێت سەروی مجالی شۆل کەن بێتە وەرگرتن وێرێ کاری سەر بکەن بەس بۆ دەنگدانێ بێتە ناوقا بەس سەبارەت مادێ دوێ ئەو یەکەم ئەو بژاردنێت هاتی نەداناند ناودا من پێ باشن بەس نسبەت بڕگاسەیە دەست بەسەرداگرتنی بەرهەمەنەوتیە هاوردەکراوەکان یعنی ئەوە بەحسێندت کەتن کە ئەو کەرەستێت ئینەین داخل کردین کە مسادرە بینەکردن پڕاستی مسادرەکردنەوەنا تشتێکی باشە بەلێ هەم بارگرانیەکە بۆ حکومەتێ هەم بۆ وی کۆمپانیایە چێتکەتن چونکە دەبێت ئەمبار بکەتن پشتی هینگەش ناو ببەتن و ئەوە هەم شڕۆیە ژینگەیی و تەسیرێتکەتن هەم تەسیرێ لەسەر مرۆڤە و ئێشت نەخۆشی پەیدات کرد لەو ما پێشنیارت کەم ئەف مادەیە تونتر لێ بێتن یعنی هەر نەهێلن داخل بیتن یعنی داخلی هەرێمە کوردستانە نەبیتن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بەوەی کە ئێمە شتەکانتان بە PDF بۆ بنێرین یعنی لە جاتیەوەی بە وەرەقیبەیان لە بەردەستان بێ ئێمە ئەو مەحاولەیەمان کرد بەڵام ئەم ستمە دیارە لە کاتی خۆی سەرکەوتوو نەبووە و ئێستش هەندێک خەلەلی تایە کە ناتوانین ئەوە بکەین ئەگینا بەدڵنیایی ئەمان کرد. کاک بەهجەت سپاس دەکەم. بەڵێ کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆی ئەمە هەر لە پێیڕوا هەیە ینی بۆ خوێندنەوەی سێم ناستەنان سندوق بەڵام دەتوانن داوا بکەنەوە زۆر جار جەنابتان ڕوونتان کڕێتەوە بەڵام هەموو جارش چەندین جار یعنی ئەمە دووەمین جاریشە لە گروپی پەرلەمان بەڕاستی کاک بژار بە PDF بڵاوی دەکاتەوە بەڵام دیارە خۆتان نەتان کڕێتەوە یان نەتان خوێنتەوە. بەڵێ سپاس. ئەو مەبەستی سەر ئەو شاشەی بەردەمێتی کاک بەهجەت من وا تێگەیشت. بەڵێ بەڵێ نانەبەستی پشتێت. بەڵێ سپاس. کاک هەڵکەوت. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 یەکەم هەر کۆمپانیایەک سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەمی مادەی یەکی ئەم یاسایە بکات بەم شێوەی خوارەوە سزا دەدرێت. یەک پێبژاردنێکی دارایی لە 100 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 300 ملیۆن دینار زیاتر نەبێت. پێشنیار دەکەم بە تەنها سزاکە بەس نییە بۆیە داوام وایە 6 مانگ تا ساڵێک کارگەکە دابخرێت و ئەگەر هاتوو دووبارەشی کردەوە بە پابەند نەبوونی مادەی یەکەم ئەوە زیندانی بکرێت چونکە هۆکاری پێشنیارەکەشم ئەوەیە لە مانگێکدا 2 هێندە و 3 هێندەی ئەو سزایی دەست دەکەوێت چونکە زانیاری تەواوم هەیە لەسەر ئەم بڕگەیە. زۆر سپاس.
بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاک بەختیار. برای سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم بەرگەی دووەم کۆمپانی سەرپێچی کار ناوی دەخرێتەوە لەستەی ڕەش لە بلاک لێستێ بەخۆی هەمومان دەزانم کۆمپانی وەکو وەسیلەتە بکارت بۆ هاوردەکردنی سوتەمەنی ئەدی صاحبی کۆمپانیەکەی لەبەر زۆر کەسی هەیە بازرکانە سێ کۆمپانی هەیە ئەگەر کۆمپانی یەکەم کەتە بلاک لێستێدا ئەدی کۆمپانی دیتر پێم باشە کۆمپانی و صاحبی کۆمپانی بکەتەوە بلاک لێستێدا بۆ ماوەی 2 ساڵ ڕێگا پێ نەدرێت و ئیشەی بکات. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک جەمال. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 دیارە لە 3 بڕگە و 3 خاڵ پێکاتیا ئێمە هەمومان جیرۆدەی کوالەتی خراپی ئەو بەرهەمە نەوتیانەین نەوتی سپیا ئاوی تێکەڵ دەکرێ کوالێتی بنزین و ئۆکتانەکەی زۆر نزمە گاز هەروەها و هەروەها قیریش ڕێگاوبانەکانمان بڕین کە چاچیش دەکرێن لۆ چەند مانجێک برین قیرەکەش کۆت خراپ دەبی و دیارە من پێشنیار دەکەم مادەی 2 تەنها یەک بڕگەی هەبی ئەو کۆمپانیایی کە مواسەفاتی قانونی جێبەجێ ناکا 500 ملیۆن دینار سزا بدرێ و یەکسەریش مۆڵەتەکەی لێ وەربگیرێتەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بله بسم الله الرحمن الرحیم. برای سەرۆکە پەرلەمانی ئەگەر ئۆرمانج ژوان غەراما پاش برم بیت ڕەدع بیت ئەس بێژم بفێ ناینە ڕەدعکەرە چونکە کۆمپانیەت زەبەلاحن قازانجێکی gelekê mezin ken ev zêde bibîtin bîte şînasadê 2 car hindî xwe lê bibîte 200 bibîte 400 و dîsa piştevaniyê bû çûnê jî tema bêştin eqûba zîndankirinê jî li gel bît bû xwedanê kompaniyê çunkî ne bes ew tezwîrê diket înnema tehdîdê li ser siheta xelkê vî milletê diket madem tehdîdê li ser sihetê diket pêtiviye bête zîndankirin ne bes hema کۆمپانیاتنێ بێتە غۆڕامەکردن مادی و سپاس. بەڵێ سپاس کاک شێخ زاهر. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیم لەسەر بڕگەی سێمەیە دەست بە سەرداگرتنی بەرهەمە نەوتی هاوردەکراوەکانیان ئەگەر لە توانایاندا هەبوو گەڕاندنەوەی بەرهەمەکە لەسەر خەرجی کۆمپانیای سەرپێچیکار بۆ ئەو شوێنە لی هاتووە. من پێشنیاز دەکەم تەنها ئەو فەقەڕێ بمینی کە دەست بە سەرداگرتنی بەرهەمە نەوتی هاوردەکراوەکان ئەوەیتی ئەگەر ئیمکانێتەوەی بیگەڕێنەوە بەڕاستی ئەوە لا ببرێت چونکە لەوانەیە لە کاتی گەڕانەوەی لۆ شوێنێکی تری ببیان تەلاعوبی تێدا بکە. دووەمین هێنا هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان لە وڵاتێک بۆ کوردستان ئەرکێکی ئاسان نییە جارێش کە گەڕانەوەی شبه مستحیلە لۆیە پێم باش ئەو بڕگەی لا ببرێت. سپاس. بەڵێ زۆر سپاس کاک جەلال. مایکەکە بکوژێنەرەوە کاک شێخ زاهر. بەناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئەمە باسی ئەو هەموو گرفتە دەکەین لە هاوردەکردن و لە هێنان و لە دەرهێنان و لە بەرهەم ئێمە بەس دەپرسم ئەو کۆمپانیا زەبەلاحانی خۆمان ئێستا با بنین پاڵاوگەکان ئەو چ بازیانە چ قەیوانە چ کارە ئەوانە بێگومان هەموو بەرهەمەکان لە عێراق وەردەگرن یعنی کار بۆ حکوومەتی عێراق دەکەنەوە ئاساییە دەبین لەبەر چاومان ێ باشە بۆ ئەوانە ئەو کارە بۆ عێراق دەکەن بۆ هەرێمی کوردستان ناکەن بۆی خەڵکی کوردستان لەو میحنەتە دەربازی بێ بە سەراحەت یعنی گوناحێکی گەورەیە بە سەراحەت سەرۆکی پەرلەمان ئەوان ئەو کارە بۆوان دەکەن کوردەواری دەرێ هێلکەکە بۆوانە و جیقلەکە بۆ ئێمە ێ باشە چۆن دەبیتن ینی بە خودای دەبی ئەوە حەلەک بکرێتن یعنی دەبی ئەوان حەدەکیان لۆدا بنرێ بەڕاست. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. پێشتر ئیشیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە کرد بەڵام بۆ هەر یەک بەرمیل $70 وەرەگرت $70 کە سەرێکی زۆر ناتەبیعیە بەڵام دیارە ئیتر دوایی پرۆسەکە یان سیاستەکە بە ئاراستەیەکی تر ڕۆی. ژیان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوام کۆمپانیای سەرپێچکار ناوی دەخرێتە لیستی ڕەشی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ماوەی 2 ساڵ و لیستەکە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاو دەکرێتەوە. خستنی ناوی کۆمپانیای سەرپێچکار بۆ ناو لیستی ڕەش بۆ ماوەی 2 ساڵ بە بچوونی من کەمە بۆیە پێشنیار دەکەم ئەم 2 ساڵە بکرێتە 4 ساڵ. هەروەها پشتگیری پێشنیاری برای بەڕێزم کاک بەختیار دەکەم بۆ ئەوەی ناوی صاحبی کۆمپانیاکە بخرێتە ناو لیست. بەڵێ زۆر سپاس. مادەی 3.
کەس ئیضافە بەڕێز سەرۆکە پەرلەمانی. پرسیاریان نەکردووە نەکا کاروان پرسیاریان نەکردووە کە پرسیاریان کرد وەڵامی پرسیارەکانیان بدەنەوە شەرحیان بۆ مەکەن چکە ئەوان ئیتر ماندوو بوون لەوەی شەرحیان بۆ بکرێت بەڵێ مادەی سێ بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادە سێ یەکەم کۆمپانیا هاوردەکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسا دەتوانن ویزگەی فروشتنی سوتەمەنی و کوگای ئەمبارکردنی بەرهەمی نەوتی تایبەت بە خۆیان دروست بکەن بە پێی ئەو ڕێکسازیانەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە پەیرەو دەکرێت هەروەها دەتوانن بە مەبەستی فروشتنی بەرهەمە نەوتیە هاوردەکراوەکان پەنزینخانە بەکرێ بگرن. دووەم ئەو کۆمپانیانەی کە لە بواری ئەمبارکردن و فروشتنی بەرهەمە نەوتیە هاوردەکراوەکان کار دەکەن نابێت کاری ئەمبارکردن و فروشتنی بەرهەمە نەوتیە ناوخۆیەکانیش بکەن بە پێچەوانەکەشی ڕاستە. سێم هەر کۆمپانیایەک سەرپێچی حکومەکانی بڕگەی دووەمی ئەم مادە بکات بە پێبژاردنێکی دارایی بە بری 500 میلیۆن دینار سزا دەدرێتەوە لە حالەتی دووبارەکردنەوەی سەرپێچیەکە بە پێبژاردنێکی دارایی کە برەکەی 700 میلیۆن دینارە سزا دەدرێت و ڕێگەی پێنادرێت جارێکی تر چالاکیەکانی لە بواری بەرهەمە نەوتیەکان ئەنجام بدات لە هەردوو حالەتیشدا دەست بەسەر بەرهەمە نەوتیەکاندا دەگیرێت یان ئەگەر لە توانادا هەبوو بەرهەمە هاوردەکراوەکە لەسەر خەرجی کۆمپانیای سەرپێچی کار دەگەڕێنرێتەوە بۆ ئەو شوێنەی لەوە هاتووە. سپاس. پاس هەر بەڕێزێکەوێ لەسەر مادەی سێ قسە بکە. لیزا خان. دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل کاک مەم سەرچنار خان کاک دابان کاک ڕزگار کاک زیاد گوڵستان خان کاک لوقمان کاک عوسمان دەست بەرزکەنەوە ئەوەی ئێوێ قسە بکە. کاک دابان گوڵستان کاک زیاد کاک لوقمان تەواو کاک ڕزگار ئێستا تەواو یەکسەر ئێرە بەڵێ کاک بەهمەن کاک بەهجەت کاک شێخ زاهیر کاک تۆڕێبوار کاک جەلال بەسەرچە کاک جەلال نووسی بەڵێ کاک جینان لیزا خان مامۆستا نەجات لیزا خان فەرموو ناوەکانە خوێنمەوە پێش ئەوە ئەگەر ناوێکمان بیرچوو بێ. دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل سەرچنار خان کاک مەم گوڵستان خان کاک زیاد کاک دابان کاک عوسمان کاک لوقمان کاک ڕزگار کاک بەهمەن کاک بەهجەت کاک شێخ زاهیر کاک تۆڕێبوار کاک جەلال کاک جینان لیزا خان مامۆستا نەجات کەس هەیە نەمان نووسی بێ تەواو بەڵێ کاک عەلی لە ئەخیرا دەرفەت دەدەن بەڵێ بەڵێ لیزا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی لە بەرگەی یەکەمی ئەم مادەیەدا هاتووە هەمان شتە کە لە بەرگەی یەکەمی مادەی یەکەمدا هاتووە زۆر هاوشێوەی بەرگەی یەکەمی مادەی یەکەمە بۆیە پرسیارم ئاراستەی لیژنەی تایبەتمەندەوەیە کە چ جیاوازیەکی هەیە بۆچی ئەم بەرگەیە دووبارە کراوەتەوە لەم مادەیە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک جینان بەڵێ سەرۆکی پەرلەمان بنسبەی مادە سێ یەکەم کۆمپانیا هاوردەکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەتوانن وێزگەی فرۆشتنی سوتەمەنی و گواستنەوە و کۆگای عەمبارەکان لەبەر ئەوە ئەمە پێشنیار دەکەم محتاتی بانزیخانەکانی لەگەڵ تانکەرەکانی ئەی گواستنەوە دەبی یەک ناو هەبی یعنی دەبی عینی شەریکە لەسەر تانکەر عینی ناو لەسەر بانزیخانەش عینی ناو هەبی. بنسبەی دووەم ئەو کۆمپانیانە کە لە بواری ئەمبارکردنی فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان هاوردە کراوەکان کار دەکەن نابێت کاری ئەمبارکردنی فرۆشتنی بەرهەمەنەوتیە ناوخۆیەکانیش بکەن بە پێچەوانەکەش ڕاستە. لێرە دەبی تهدید بکرێت لەسەر شەریکە ئایا ئەتوو بە هاوردەکارەکان بەرهەمەنەوتەکان ئیش دەکەی یان ناوەخۆکان ممکنە ئەمبارەکان لەناو ئەمبەر بەرهەمی ناوەخۆی دەینی لە دەرەوە هاوردەکارەکان ئەوەش بە پێچەوانەیە. بەڵێ زۆر سپاس. دوایی با هەموو قسەکانیان تەواو بکەن. بەڵێ کاک جینان بەڵێ کاک شێخ زاهیر ناوی ئەو پەرلەمانتارە بنووسن کە ئەتانەوێت تەوزیحی بدەنێت تەوزیحی عام مەدەن مەساڵەن بۆ کاک جینان ئەوە جوابەکەیەتی ئا بەو شکڵە. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ یەکەم کۆمپانیای هاوردەکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەتوانن وێزگەی فرۆشتنی سوتەمەنی و کۆگای ئەمبارکردنی بەرهەمە نەوتی تایبەت بە خۆیان
بەپێی ئەو ڕێکسازانێک کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان پەیڕەو دەکرێت دروست بکەن و هەروەها دەتوانن بە مەبەستی فرۆشتنی بەرهەمە نەوتی هاوردەکراوەکان بەنزیخانە بەکرێ بگەن. من پێشناز دەکەم بڕگەیەکی زیاد بکرێت پێویستە لەسەر کۆمپانیای هاوردەکار کۆکای ئەمبارکردن دوور بێت لە شوێنی نیشتەجێبوون و بازارەکاندا. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار. وەرە سەرۆکی پەرلەمان من ویستم لەسەر مادەی دوو هەندێک قسە بکەم بەس جەنابەت دەرفەتت نەدا سپاسی بەڕێزت دەکەم فی کول ئەحوال. ئەو بۆ ئەوەیە ها ئەوانەی کە زووتر هاتوونەتە ژوورۆ نەڵێن فەرقمان نییە لەگەڵ ئەوانەی کە درەنگ هاتوون. کاک بەهمەد. نەعەفو من قسەم ماوە ببوورە. بەڵێ بەڵێ. دە لەسەر سێ قسە بکە. دەی باش. بەڕێ سەرۆک پەرلەمان بەپێی بە دوواداچوونی من و زانیاریەکانی کە لای من هەیە ئەو کۆمپانیانەی لەو بوارانەی شەکەن پارەیەکی زۆریان دەسەکەوێت. پێم وایە 100 ملیۆن دینار بۆ 300 ملیۆن دینار سزا بدرێت کەمە. وم پێشنیارم کرد 250 بۆ 500 ملیۆن دینار بێ بەڵام فی کول ئەحوالەوە تێپەڕ دێمە سەر مادە سێ. بەڕێ سەرۆک پەرلەمان لە مادە سێ لە مەسەلەی ئەمبارکردن بەپێی ئەم یاسایە بێ پێشنیازی یاسا داواکە کە ئەوانەی لە بوارەی شەکەن بۆیان هەیە ئەمبار دروستکەن بەڵام خەڵکێک هەیە ئەمباری هەیە لەو بوارەش ئیش ناکات. ئەمە چۆن ڕێک بخرێتەوە لەگەڵ یەک ئەوە ڕەچاوی و خاڵە بکەن. کاک عەلی گوێت لەو پرسیارە بوو؟ کاک عەلی؟ بەڵێ تا بەڵێ تاوە کاکتر. هەر دیسان بۆ مەسلەی ئەمبارکردن بۆ مەسلەی سەرپێچی لێرە کە بۆتە 500 ملیۆن دینار بۆ 700 ملیۆن دینار من لەگەڵەوەم بەڵام بۆ ئەگەر بکرێت بۆ مادەی دووەمیش بکرێتە 250 بۆ 500 سپاسانەکەم. بەڵێ سپاس. کاک بەهمەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی لە خاڵی سێم کە ئاماژە بەوە کە هەر کۆمپانیا سەرپێچی حکمی بڕگەکانی مادەی بڕگەی دووەمی ئەم مادەیە بکە زۆر جیاوازە حەزەکەم لیژنەی تایبەتمەند بە وردی گوێ بگرن. لە مادەی دووەمەڵێ ئەو کۆمپانیایی کە بۆ خەزنکردنی بەرهەمی دەرەکی دروست دەکرێت نابێ بەرهەمی ناوخۆی خەزنکە یعنی لە خەزنەکە مخالەفە دەکا ئەگەر بیکە بۆ نمونە کۆمپانیایەک کۆگایەکی دروست کردو بەرهەمی دەرەکی دەهێنێ خەزنیەکە بەڵام تێت بەرهەمێکی ناوخۆیش خەزنەکە لە مخالەفەکە دەڵێ چی لە ئەخیرەوە لە مادەی سێم دەڵێ لە هەردوو حاڵتەکە ئەگەر لە توانادا هەبوو بەرهەمە نەوتی هاوردەکراوەکە لەسەر خەرجی کۆمپانیای سەرپێچیکار دەگەڕێنێتەوە بۆ ئەو شوێنەی لێ هاتووە. یعنی ئەمە باسی بەرهەمە نەوتیەکانەکە ینی گەڕانەوەی بەرهەمە نەوتیەکە کە وەکەوەی لە مادەی یەکەم مادەی دووەمە کە کاک بەهجەت ئاماژەی پێکرد ئەو لێ باسی مخالەفەی خەزنەکە یعنی ئەو هی دەرەکیە بەڵام ناوخۆی خەزنەکە و خاڵێکی تریش کە من پێم وایە لەم مادەیە ئیزافە بکرێ لە مادەکانی تر ئەوەیە کە هەموو ئەم باسانە باسی بەرهەمی دەرەکی ئەکا کە کۆڵێتەکەی خراپ بێ و عقوبەکەی چییە. باشە ئەی ئەوانەی کە لە کۆگاکانە بە دەرمانێکی تایبەت دێن کۆڵێتەکە تێکەدەن یعنی دەرمانەکە بە جیاواز دێنن ئەوەی کە لە دەرەوە دەیهێنن ئایبی نییە بەڵام کە لێرە خەزنێکەن بە مادەیەکی تێدەکەن ئەو مادەیە کۆڵێتەکەی خراپەکەەوە بەترسیشی بۆ سەر تەندروستیە عقوبەی ئەوانە چییە چۆن ئەمە عیلاج دەکرێت لەم یاسایە کە چۆن بە دوواداچوون بکرێ بزانی ئایا ئەوە بەرهەمەی لە دەرەوە هاتووە بێعیبە لە فەحسیش دەردەچێت بەڵام لە ناو کۆگاکە ئایا لە ناو کۆگاکە غەشی تیا ناکەن کە پێم وایە لە کوردستان ڕوویداوە و هیوادارمەوە عیلاج زۆر سپاس. لیژنە ئەبێ ئەو جوابی ئەو پرسیارانەتان پێبێ بەڕێزە. بەڵێ کاک جەلال. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوی من ویستم کاک جینان و کاک شێخ زاید باسییان کرد زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان من شەر بە هەمان شێوە پشتیوانی لە قسەکانی کاک شێخ زاید و کاک جینان دەکەم. بەڵێ کە من ویستوان بەڵێ کاک زیاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی دووەم لە ڕاستیە خراپترین حاڵەت لە هەرێمی کوردستانە و حاڵەتەیە کە لە ئەمبارەکانە یاریە کرێ بە کوالێتی سوتەمەنیەکە بە تایبەتی لە تێکەڵکردنی سوتەمەنیەکە بۆ ئەمە بەسا بڕگەی سێدانراوە بۆ سزایە ئەو سزایە بۆ ئەمبارکردنی ئەو سزایەکی زۆر کەمە ئەو سزایە بە مادی وەکۆی کاگەڵکەڵوتی مەزەنە ناکرێ چکا گەرە 700 میلیۆنەشکەی بە ملیارێکیش هێشتا بۆ حاڵتە کەمە لەبەرەوە پێم باشە ئەو سزایە سزای داخستنی کۆگاکەشی تیابێ. زۆر سپاس. بەڵێ سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێهەم خاڵی دووهەمیان پێم باشە وشەی لە هەمان کاتدا زیاد کرێوەک ئەمەی لێ بکرێ ئەو کۆمپانیانەی کە لە بواری ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیە هاوردەکراوەکان کار دەکەن
نابێت کاری ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتێ ناوخۆیەکانیش بکەن لە هەمان کاتدا و پێچەوانەکەشی ڕاستە ینی هەردوو ئیشەکە بەیەکەوە بەس دەستی خۆش بەڵێ سپاس بۆ بەڕێز دەست خۆش بێ دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 3 بڕگەی 3 مەسلەی ژمارە بۆ پێبژاردن بەڕاستی ئەمان خاتە ناو هەڵەیەکی جدیەوە فەرقی عوملە ئەگۆڕێ زەرەرەکان جاری وایە 600 ملیۆن هەر هیچ نییە بۆ کوشتنی میلەتێک بە سەرەتان یعنی لەبەرەوە ڕقم لە یاسایە ئەو مەخەزەی لەسەرە کە لەگەڵ زەمەنە لەگەڵ فەرقی عوملەیە لەگەڵ ئەوانەیە ئابێ ئەم ڕقەمە هەموار بکرێتەوە زوو جا لەبری ئەوە بۆ ئێمە شتێک نەکەین کە معیاریە ئەویش ئەوەیە بڵین تەقدیری زیانەکان ئەوە بکەیت لەبری ڕقەمەکە باشترە چونکە جاری وا هەیە حیاتی ئینسان طبعا بەتاکید حیاتی ژیانی ئینسان لە بەپارە هین ناکرێت و ئەم ئاسەواری ئەمانەش ڕاستەوخۆ لەسەر ژیان مان و مردنە مۆزوعەکە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دەست خۆش بێ کاک مەمبورهان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 3 بڕگەی 3 سزایە وەک چۆن لە بڕگەی مادەی دووەمی شەر سزایە وەک چۆن مادەی 4 سزایە داوا لە لیژنەی پەیوەندیدارەکەم بۆمانی ڕوونکەنەوە ئەم سزایانەتان بۆ لە یەک مادەیان ڕێک نەخستووە و ئەمە یەک دووەمیان هەم پشتیوانی لە بۆ چوونەکەی کاکزیاد دەکەم فعلا سزاکان کەمەوە هەبوو ئەوەندامە بەڕێزانش کە پێداگریان کرد لەسەر زیادکردنی سزاکان زیادکردنی سزاکان بە پێویستە زانی لەسەر کۆمپانیاکان کە مامەڵە لەسەر مەسلەیەکی مەترسیدارەکەن کە نەوت و بەرهەمە نەوتیەکانە بۆیە ئەو وەکو چۆن بڕگەی 4 و 3 و یعنی ئەم پرۆژە یاسایە کۆی پێشنیاز یاساکە سەر ڕای دەستخۆشیمان لەو لیژنە هەستەکەم تێکەڵ و پێکەڵی تایە و زۆر فەرعی تری تیا بووەتەوە لە بەتایبەتی لە ناو سزاکانە کە پرۆژە یاساکە پێشنیاز یاساکەی بینەڵی یاسای لە جیاتی ڕێکار بێ یاسای سزادانە سزایی ئەو مەسەلانەیە بۆیە گەرەوانە چڕکرێتەوە لێک مادەیە جێگیر کرێ باشتر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێزان کە داوای زیادکردنی سزاکەکەن جۆرەکەی دیاریکەن یعنی چونکە بۆی ئەگەر ببێ بە چەند پێشنیارێک لیژنە بتوانێ مامەڵە لەگەڵ پێشنیارەکانتانە بکە بە 3 پێشنیار مەسەن هەندێک بەڕێز ئەڵێن ئیزافەی سزای ئەوەش بکرێ مەسەن حەبس و ئەوانە بکرێ هەنێک ئەڵێن بەس هین زیاد بکرێ بڕەکەی زیاد بکرێ هەنێک ئەڵێن با بڵین خاوەنی کۆمپانیاکەشی تیا بێت تەحدیدی کەن بە دیاریکراوی بۆی بتوانن ببێ بە 3 پێشنیار ئەگەر توانیان تەبەنیان کرد ماوەسە نەجات برای سەرۆکە پەرلەمانی سابورات مۆدێ سیێ من تێبینیەوە هەیە لەسەر بڕگەی 3 هەردوو دێڕێتنی بێت دمۆهیکێ لە هەردوو حالەتدا دەستەبەر بەرهەمە ناوتیەکان داگیرێت یان ئەگەر لە توانادا هەبوو بەرهەمە هەوردەکراو کە لەسەر خەرجی کۆمپانیای سەرپێچکراو دەگرێتەوە بۆ ئەو شوێنە لێوەی هاتووە بێرەمە دوو ئەمڕۆز گەلەکت گرنگێت هەین هەمی گۆبا تیۆسەیدەوە و ئەو بێنەبە ئەمڕۆزێت پەیوەندیت مۆبەینۆ دوورستەدا بێراکەم بەرە خدای ناکوام مەگوتی یان یعنی توی جێک دەتکەی هە دوورستە هەکو تا جێک بکردن معنوی ده ایک خیار سر هتا جبهه کردن بر هنده پیشنهاد من آوا آن تبینی مثل هنده یان اگر لطوانا دا همو بر همه هوردکرا بهتا جبرن بیره هوله بهتا یعنی بیشکلی بهتا بیشکلی بهتا نویسین لهر دو حالت دا دست بسر بر همه نوتیاکان دا دگیرید و لسر خرجی کمپانی سرپیچکرا دگرین تابعش بین لیوای هاتوا چون دو نبیت دو راسته جک بکری یک خیال سجبه جبه بید دیگه هر دو پیک به بهنا گردان وی حالتی دو مده بینو کاجی دوی جاب مشکل هابو جک و بن وجل به هنده تیوی اب کنه این وزور سپاس ورزان للیجنا کاک علی اوی مثلا جاد وجاهتی زورتیه يعني مثلا دستي بسر عجيلة توانا هبو أجريته وأجر توانا نبو عليه لنا وببري يعني فكرة كيف حلا دس خوش أجر خرابو بله اختيارات دانين بله كاكتور بشار بله استئمة لبردم مصادرين لبردم ناردنوين أجر ممكن بو مثلا لسر سنورة
لبردم يعني لسر سنور عمباري هي لبردم اختياري سيمين اگر نمانتواني بيجرينوا او الجهره هلا يلينوا كاتب اضافه بكن ابي ازاني دەست خۆش زۆر سپاس کاک بەهجەت برای سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادێ سێ تێبینیەکە ئیداری منە هەی یەکەم دەژیت کۆمپانیا هاوردکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسا دەتوانن ویزگەی فروشتن سوتەمەنی و کۆگای ئەمبارکردنی بەرهەمی نەوتی تایبەت بە خۆیان دروست بکەن بە پێی ئەو ڕێکسازیانەی لەلایەن وەزارەتە سامانە سروشتیەکانەوە پەیڕەو دەکرێت بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران 483 لە 2021 مۆڵەتی ئەم پرۆژانە لە پارێزگاکان دەدرێت بۆیە پێویستە ناوی پارێزگاکان لێرەدا بدرێت سپاس بەڵێ ئاگاتان لەوە بێ لەخ بەڵێ سپاس بەڵێ کاک لوقمان کاک لوقمان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ کۆمپانیەکانی هاوردەکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەتوانن وێزگەی فرۆشتن و سوتەمەنی و کۆگا ئەمبارکراوەکان بەرهەمی نەوتی تایبەت بە خۆیان دروست بکەن بە پێی ئەو ڕێکسازیانەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە پێڕەو دەکرێت طبعاً یەکێک لە ئامانجەکانی ئەم یاسایە پاراستنی ژینگەیە مەسەلەی پاراستنی ژینگەش بابەتێکی گرنگە لە هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی نەوت بووینەمایی پیسبوونی ژینگە بۆیە من پێشنیازەکەم کە دەستەی ژینگەشی بۆ زیاد بکرێت بۆش دیاریکردنی شوێنی ئەمبار و بەرهەمە نەوتیەکان وێڕای ڕێکسازیەکانی وەزارەتی سامانە سروشتەکان دەستەی ژینگەش ئیزافە بکرێ و زۆر سپاس بەڵێ سپاس کاک دابان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی سێ خاڵی یەکەم کۆمپانیا وردەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە توان وێزگەکانی فرۆشتنی سوتەمەنی و کۆگای ئەمبارکردنی بەرهەمی نەوتی تایبەت بە خۆیان هەبێ لێرە ڕوونی نەکردووەتەوە چەندێک چونکە ئەوە دەرگایەکی گەورە ئاکاتەوە بۆ نمونە کۆمپانیایە کە بەرهەمی نەوت و مشتەقاتەکانی هاورداکە بۆی هەیە چەند ئەمباری هەبێ بۆی هەیە چەند بەنزیخانە هەبێ چەند وێزگەی سوتەمەنی هەبێ یعنی ئەمە خۆتەزانی بزنسی پێوەکرێ ئێستا کۆمپانیایە کە بەرهەمی هاورداکە لێرە ڕوون نەکراوەتەوە ڕەنگە بەس لە سلێمانیا لە هەولێرە 15 بەنزیخانە بکاتەوە مامەڵەشی پێوە بکە یعنی سنوورێک بۆ ئەوە دانەنداوە دووهام مادام ڕێگەی پێدرا و وێزگەی فرۆشتنی سوتەمەنی هەبێ ئەڵێ ئەتوانێت بە مەبستی فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان بەنزیخانە بەکرێ بگرێ ینی ئەو بتوانێت دروستی بکچی پێویستەکە بەکرێ بگرێ ئەتوانێت و لە جاتی ئێمە جێ بکەینەوە کە نەتوانێت مامەڵە بەوانە بکە کە ڕێگەی پێدرێ دروستی بکە ینی کەسێک کە ڕێگە پێدراو بێ وێزگەیەکی سوتەمەنی دروست کاچی پێویستەکە باسی بەکرێکردن بکە ینی ڕێگەی پیشان بێ بۆی بکرێ بگرێ سەبارەت بە خاڵی دووەم ئەو کۆمپانیانەی کە لە بواری ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتی هاوردەکراوەکان کارەکەن نابێ کاری ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیە ناوخۆیەکانیش بکەن یعنی ئەمە جۆرێک لە منافەسە دروستەکە لەوەی کە لە دەرەوەیەوە لەوەی لە ناوخۆیان جیاکاریەک هەیە بەڵام من پشتیوانی قسەکانی کاک دکتۆر شێرکۆکەم کە پێشووتر کردی نەک لەم مادەیە سەبارەت بەوەی کە نرخ دیاری بکرێ یعنی لە هەنێ ئایتما کە لە دەرەوەیەت بۆ نمونە کەمتر ئەکەوێت لەسەر هاوڵاتیان هەنێ بەرهەمی ناوخۆیشی خۆمانە بۆ نمونە ئەو هەرزانترەکەوێ ئەبێ یەکێکیان مقارن یعنی نرخەکە جێگەی بکرێتەوە لە شوێنێکە ئایا ئێمە مولزەم بین بەو بەرهەمەی کە لە دەرەوەیەت یا مولزەم بین بەو ئینتاجی کە لە ناوخۆوە بەرهەمەیەندێ وە سەبارەت بە خاڵی سێ ئەو فەقەرەی کە ئەو بە ڕێزە باسی کرد ئەگەر لە توانادا هەبوو یعنی لە توانای کێە هەبوو ئایا وەزارەتی سامانە سروشتیەکانە ئایا گومرگە ئایا خاڵە سنووریەکانە ئایا بەڕێوەبەرایەتیەکە ئەبێ دەست نیشان بکرێت چکە ئەمە وونە کێ لە توانایە هەبوو بەرهەمە هاوڵوەکی قەرارەدا ئەتوانێ یان ناتوانێت زۆر سپاس زۆر سپاس کاک دابان دەست خۆش کاک تۆر ئیسماعیل بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی من دوو تێبینیتین ئێک بینم ئەف ڕستە پێچەوانەکەشی ڕاستە ئەگە بێتە چارەسەرکردن والعکس هو الصحيح نا بێتە تەفسیلکردن یعنی بینم نەگەلێکە جوانە بۆ نەسەکی قانونی بێتە چارەسەرکردن کە دەچاوە چارەسەرکەن دوو پرسیارش لجنە تایبەتت کەم ئەڤە سزای سەرپێچینە مادێ ئێکیژی سزای سەرپێچی بوون گەل هەندێژی غڕامێتوانە یان ببنە ئێک یان نزیکی ئێک بن معقولینە وێرە 700 وێرە 500 وێرە 150 200 وێرە 700
مادام هر سەرپێچیە یعنی ez bêjim dixwazî te hêndê yan wekêk bin yan gelek nêzîkêk bin û spas. بەڵێ سپاس سەرچنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکانی دکتۆر شێرکۆ و دکتۆر ئیسماعیل ئەەکەم میزافێش مەیە لەسەر و مادەیە بڕگەی ناوەڕۆکی مادەی ئەم مادەیە لەگەڵ مادەیەکە جیاوازە من هەستەکەم ئەمە قورسترە مادەیە قورسرە لە مادەیە کەچی سزاکەی مادەی سێ قورسترە لە ئەمە ئەکرێت یعنی چکە ئەو باسی گواستنەوە و هاوردە و فرۆشتنەکە ئەم بەس ئەمبارکردن و فرۆشتن و گواستنەوە بەس باسی ئەمبارکردنەکە لەوەی پێشوا 100 تا 300 میلیۆن دانا بەڵام لێرە 500 بۆ ئەوە کە ئەمەیان سوکترە بواە سزاکان پێچەوانە بووە ئەمە خاڵێکی تر نەزام لە عورفی یاساییە ئاوا هاتووە ینی بڵێن هەر مادەیەک نهاتوە سزاکەشی بە دوادا بنرێ بەڵکو بابێکی تایبەت تەخسیسکراوە بە بابی عقوبات بابی سزاکان ئیتر مادەکان ئەنووسرێت دوایی لە کۆتاییە لە بابی سزاکانە هەرکەس پێچەوانەی حکمی مادەی ئەوەی کرد ئەمە سزاکەیەتی ئەوە جوانترە و باشترە و ڕێکسازیەکی شەیە بە مادەکە دەستان خۆش بەڵێ زۆر سپاس هەردوو ئوسلوبەکە بەکاردێ لەوانەیە مەبەستی ئەمان تەرکیز خستنە سەر ئەو عقوباتانە بوو بێ زیاترەگینا هەردوو شێوازەکە ئاسایی و ئەوەی مەمیش ئێڵێ هەر ئاینەن پرسیارە لیژنەی قانونی دوایی شەڵا پێمان بڵێن بۆ شێوەیە تەنزیم کراوە کاک ڕزگار بەڕێسەرێکی پەرلەمانی کوردستان ڕزگار محەممەد نەگڕێی مادەی سێ بڕگەی یەکەم کۆمپانیا هاوردەکارەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەتوانن وێزگەی فرۆشتنی و سوتەمەنی و کۆگای ئەمبارکردنی بەرهەمی نەوتی تایبەت بە خۆیان دروست بکەن من پێشنیارەکەم ئەوە لا ببرێ تەنها ئەوەی بمێنێتەوە بە پێی ئەو ڕێکسازیانەی لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانە پەیڕۆ دەکرێت و هەروها دەتوانن بە مەبەستی فرۆشتنی بەرهەمە نەوتەکان لەبەرەوەی ئەوە ڕێگایەکە کاتەوە بۆ هەر کۆمپانیایەک بێوێ مەسەلە هەر شخصێک بێوێت بەنزیخانەیەک دابنا ئەتوانێت جارێک ئیجازەی با بڵێن یەک جار هاوردەکردنی سوتەمانی بکە بۆەوەی لەوێ بتوانێت منزخانە داناوە ئەمەش ڕێگایەکە کاتەوە بۆ داگیرکردنی زەوی بۆیە پێشنیارەکەم وەکوتم تەنها لەوە بمێنێ کاڵێ بەپێی ئەو ڕێک سازیانەی کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە تەنها ئەوەی بمێنێ ئەوەی تری لابرێ و سپاس. بەڵێ سپاس بۆ کاک ڕزگار کاک عەلی و کاک بژار هەرێکەوە بەگوێرەی ئەو پرسیارانەی لێتان کراوە. بەڵێ سەبارەت بەوەی کە ژمارە لە یاساکە هەبێ بەڵێ ئەمە یەکێکە لەو مشکیلانەی کە زۆر مناقەشەمان کرد ڕەنگە دینار 2 ساڵی تر سێ سفرەکەی لێبێتەوە یا سێ سفری تری بۆ زیاد کرد معادلەکە هەمووی تێکەچێ دوو حەلمان پێشنیار کردووە یەکەمیان تەقدیرەکە ئەوە بێت سێ بەهای بەرهەمەکە بەڵام ئەمەش مەترسی گەندەڵی تێکەوێت یعنی لە تەخمینە ئەو لیژنە چن تەخمینەکەن ئیشەبایی 800 میلیۆن بێ بنووسن 200 میلیۆن بۆیە حەلێکی تریشمان پێشنیار کردووە ئەوەیە کە سەرپێچێ بۆ ئەم سزانە ئەگەر هەر گۆڕانکاریەک بەهۆی نرخی دینارەوە دروست ببوو واتە بەهای دینار گۆڕانکاری بەسەر هات وەزارەت سەلاحێتی هەبێ بە ڕێنمایی نرخەکان دیاری کات بە مەرجێک بەهای ئەو پارەی ئەو کاتەیەکسان بێ بە بەهای ئێستەی نازانم پێ وایە ئەویان ئەمەدی ترە سەبارەت بۆی ئەمبار کێ چەندێکە توانێتی بەڕێزان هەموو کەس ناتوانێت ئەمباردانێ چۆن بەنزیخانە بە مۆڵەتە دروستکردنی ئەمباری سوتەمەنی دەجار مەرحەلەکەی قورسترە ینی وەنی هەرکە ئیشکا بڕۆ ئەمبارێ دانێ کە ئەمبارەکەی دانا لە مۆڵەتەکە حەجمی بۆ دیاریەکرێ حەجمی ئەم ئەمبارانە چەندێکە طبعا لەمە باسی شتی یاساییەکەین نەکەو ئەمبارانەی بەنای یاسایی دانراون و ئەوانە ئەوە شتێکی ترە کاک بەهمان باسی ئەوەی کرد کە مشکلەی گەورە دەستکاریکردنەکەیە لە کوالێتی ئەوانە ئەوە لە مادەی دواترا حەلکراوە ئەم مادەیە پەیوەستە بەو گۆڕانکار بەو عملیەکرێ مادەی دووەم پەیوەستە بە ژینگە پەیوەستە بە تەندروستی پەیوەستە بە کوالیەتی هەرچەندە من پێم وایە ئەو تاوانەی لە مادەی پاش ئەما هەیە زۆر گەورەترە لەم تاوانە بەڵام غرامەکە کەمتر دانراوە کابێ بەڕاستی گۆڕانکاریە لەو غرامانە بکەین پێم وایە سپاس کاگالی کاک بژار دوای دەرفەتاندا بەڕێز سەرۆکی پەرلەمان هەوڵ دەدەم جوابی بەڕێز کاکمام دکتۆر ئیسماعیل سەرچنارخان چکە ڕابتیان بە یەکەوەیە پێکەوە بدەم لە کوبوونەوەی لیژنەی یاساییدا ئێمەش
تقریبا یعنی گەیشتنا و قەناعەتە سزاکان لە مادەیەکدا لە کوتایی پێشنیازی یاساکە دابنین بەڵام یعنی لە 5 دقیقەی ئەخیری کوتایی کۆبوونەوەکە جارێکی تر پەشیمان بووین لەبەرچی ئەم قانونە خۆی هەمووی باسی مخالفەیە مخالفەش لێرە هاتووە لەم پێشنیازی یاسایەدا یەک جووری مخالفە نییە یعنی زیاتر لە 10 مخالفە تێدایە ئەگەر وامان کردبا تێگەیشتنی قرس دەبوو زۆر کە لێرەم لە مادەیەکی کوتاییدا بڵێن ئەوەی سەرپێکی بڕگەی یەکەم لە مادە یەک بکات سزاکەی ئەوەیە لە حاڵ بڕگەیەکی تر بڵێت سزاکەش بەو شێوەیە دەبێت ئەگەر بوجەری دوام بڕگەی یەکەمی بەم شێوە بکرێت چونکە طبیعەتی مادەکان وا هاتوون لەگەل تەنەوع و هەبوونی زیاتر لە یەک جووری مخالفە پێویستە لێرە لەگەل هەر مخالفەیەک لەگەر نەوعی هەر مخالفەیەک سزاکەشی هەبێت بۆ ئەوەی هەموو کەسێک هەموو یاسان ناسێک حتا دادگاه حکوومەت بوو هەموو کەسێک هەم یاسا بخوێنێت مسەیتەر بێ ئەگەر نە یعنی هەمووی تێکەل دەبێ زۆر قورس دەبێ ئەگەر ئێمەش تقریبان ڕایمان وا بوو کۆتاییەکە پۆشکەس بووینەوە جارێکی تریش لەگەل لژنەی سامانە سروشتیەکان لە راپۆرتی دەنگدان هەوڵ دەدەین جارێکی تر ئەگەر بە شێوەیەک بتوانین ڕێی بخین بۆ ئەوەی تێگەیشتنی قورس نەبێ ئەمەش زۆر جوانە لەگەلین یعنی سەبارەت بابەتی ژینگە کاک لوقمان باسی کرد گرنگی بە بابەتی ژینگە و دەستەی ژینگە داوە لە مادەی 4 و 5 پێشنیازە یاسادا کە ئێستا دەگەینە زۆر سپاس بەڵێ سپاس کاک سەرکۆ ئیزافەت هەیە بۆ جوابی پەرلەمانتاران بەڵێ فەرموو بەڕێسەرۆکی پەرلەمان لیزاخان پرسیاری وەری کە مادەی سێم یەکەم و دووەمیان جیاوازی تایە لەسەرەوەی کایە و کۆمپانیانەی کە لە عەمبارکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان خۆی دانانی بڕگەی دووەم بۆچی ئەوەی کاڵێ و کۆمپانیانە لە بواری عەمبارکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان و هاوردەکارەکان کار دەکەن نابێت کاری عەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیە ناوخەوەکان بکەن ئەمە بەڕاستی بۆ ئەوە بووە کە احتیکار نەبێنە لە ناو بازارە خۆمان نەزانین چەند کۆمپانیایەکی زەبەلا هەیە لە هەرێمی کوردستانە ئەتوانن یعنی ئەگەر ڕێگان پێ بدێ هاورداکەن هەناردەکردنەکەن ئەمبارکردنەکەن فرۆشتنیشەکەن ئەمە ڕێگە نامێنێتەوە بۆ ئەو کۆمپانیا وەسەت و بچووکانەی تر کە بتوانن بەرهەمە ناوخۆیەکان هەم ئەمبارکەن هەم بیفرۆشتن زۆر سپاس بەدڵی خۆشیان نەتوان سعرە خەنە سەری یعنی گۆڕانکاریەکان لە بینی دوو کۆمپانیاکرێت و خەڵک زەرمەند دەبێت لەبەرەوە بوو ئەو مادە و بڕگەیە زیاد کراوە دەست خۆش بەڵێ زۆر سپاس مادەی 4 سەرۆکی پەرلەمان کاکدابان بەڵێ فەرموو کاکتە یەک لاس تۆ بیکوژێنەرەوە خەریجە خانجە بەڵێ کاکدابان بەڕێ سەرۆکی پەرلەمان کاک عەلی هەنێ تەوزیحیدا بەڵام وەڵامی پرسیارەکانی ئەمەی نەداوە ئەو لە فەقرەیەکە باسی عەمبارکردنی کرد ڕاستە عەمبارەکان بۆ نمونە پێوەر و کوالێتی وینەکانی دیاریکراوە و کولفەیەکی زۆری تێچێ بەڵام لە پاڵ عەمبارە وێزگەی فرۆشتنی سوتەمەنی هاتووە ئێمە کاک ڕزگاریش پرسی و برادرانی تریش ئاماژەیان بەوە کرد کە ئەمە ئەبێ قەیدێکی بۆ دابنرێ یعنی تۆ وەک وایە بڵێ کۆمپانیایەکی دەرمانە هێنێ بۆ هەیە سەیدەلێ دابنێ بەڵام چەند بانزیخانە کاک عەلی بۆ نمونە ئێستا بۆ نمونە کارگروپ یا کۆمپانیای قەیوان بەرهەمێک هاورداکا بۆ هەیە لە سلێمانیا چەند بانزیخانەی هەبێ پێشنیازیان بۆ بنێرە کاک دابان سیاغەیەکیان بۆ بنێرە چیت ئەوێ ئیتر دوای ئەوان یا تەبەنیەکەن یا تەبەنی ناکەن بەڵێ سپاس با بۆتان بنێرێتەوە بەسە کاک بەڕێ سەرۆکی پەرلەمان ناتوانی بڵێ کۆمپانیایە کە بێ دوو بەنسیخانەی هەبێ ناتوانی بڵێ ئەبێ سێی هەبێ چونکە قانونی تر هەیە ینی ڕێگەی پێدا ینی قانونی تر هەیە ڕێگەی پێداوە تۆ چۆن منعەکەی لەمە ینی بەڵێ سپاس زۆر سپاس کاک عەلی خەدیجە خان فەرموون بەڕێ سەرۆکی پارلەمان مادەی 4 یەکەم کۆمپانیەکانی هاوردەکردن و فروشتنی بەرهەمەنەوتیەکان بەپێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کنترۆلی جووری پابند دەبن دووەم هەر کۆمپانیایەک سەرپیچی حکومەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بکات بە پێبژێردنێکی دارایی لە 50 ملیۆن دینار کەمتر نەبیت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبیت سزا دەدرێت سێەم لە حاڵەتی دووبارەکردنەوەی سەرپیچی ئاماژەپێکرا و لە بڕگەی دووەمی ئەم مادەیەدا کۆمپانیەکە بە پێبژاردنێکی دارایی لە 100 ملیۆن دینار کەمتر نەبیت و لە 150 ملیۆن دینار زیاتر نەبێت سزا دەدرێت و ڕێگا پێنادرێت جارێکی تر چالاکیەکانی لە بواری بەرهەمەنەوتیەکان ئەنجام بدات چوارەم ئەگەر قازانجی کۆمپانیای سەرپێچیکار لە
بڕی 150 میلیۆن دینار زیاتر بوو ئەوە بە دوو بەرامبەری قازانجەکە سزای پێبژاردننی بەسەردا دەسەپێنرێت. بەڵێ زۆر سپاس. هەرندامێکی بەڕێزی پەرلەمان ئەوێ ناوی بنووسێ. بەڕێزان ئەو بەڕێزانەی کە بەربەبنای کۆبوونەوەی ڕۆژی یەکشەمەی دەستەی سەرۆکایەتی لەگەڵ فراکسیۆنەکان کردمان قەرارماندا لیژنەیەک دروست بکەین. فەرمانی لیژنەکە دەرچووە بە وەتسەپ بۆ هەر هەمووتان هاتووە ڕۆژی دووشەمە سعات 11 راپۆرتی ئەو لیژنەیە ئامادە نەبێ ئێمە ناتوانین 4 کۆبوونەوە بکەین چونکە بێ بینێرین بۆ حکوومەت بە مەبەستی ئامادەبوونیان لەبەرەوە بفەرمونون ئەگەر دەتانەوێ کۆبوونەوەیکی بچکۆلەی خۆتان بکەن بۆ دابەشکردنتان فەرمونون کۆبوونەوە بکەن ئەگەرتانەیە هەر بە گروپ ڕێککەون ینی داواتان لەکەین خۆتان تەنزیم بکەن بۆی پەرلەمانیش لۆجستیە نەهاوکار بێ لەگەڵتان بۆ ئەوەی بتوانن لانی کەم سبەینێ بڕۆن یان نازام چۆن خۆتان تەنزیمەکەن شەمە بڕۆن مویمەوە ئێمە بۆ دووشەمە راپۆرتمان دەوێت. کاک بەهمن فەرموو ناوەکان بنووسە بەڕێزانەیانێ قسە بکەن بادەست بەرزکەن. سەبارەت بۆ لیژنەیە کە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا ئێمە ئەمڕۆ ئاگادار بووینە و خۆتیش دەزانی ئەمڕۆ جەلسە هەبوو سبەیش عوتڵەیە لە هەموو دەوائیر و دوو سبەیش جومعەیە بۆیە من پێشتریش لەگەڵ برادرانی فراکسیۆنی یەکێتی قسەم کرد کە بە حکمیەوەی ئەمانەوانەی گەرمیانین لەوێ دەستنیشان کراوین بۆیە پێم وایە گەر پەرلەمان ئامادەکاری بکە ئێمە لەگەڵ ئەو ئیدارانە و قایم قامێتەکان قسە بکەین ڕۆژی شەمە لەوێ بیان بینین ئێمە جمعە ئێوارەکەی بچینەوە شەمە بوو یەکشەمە بگەڕێنەوە بۆی دووشەم راپۆرتەکە حاضر بێت. هەرچی پێداویستی لۆجستیتان ئەوێ پەرلەمان و دیوانی پەرلەمان حازرە خۆتان تەنزیم کەن شەمەتان کات مەسەن بۆ منەتانەوە شەمە بڕۆن بۆی ئێمە حازرکاریتان بۆ بکەین و لەگەڵ ئیدارەکان قسە بکەن. سپاس کاک بەمن سپاس دەست خۆش. بەڕای سەرۆکی پەرلەمانیەک دەرفەتم بدە وەکو سەرۆکی لێژنەی شەیدان. بەڵێ ئەگە دەرفەتێکم بدە لەسەر ئەو بابەتە قسە بکەم لێژنە بۆ ئەوەی ئەڵێ کۆبوونەوەی خۆتان بکەنە لەسەر کۆبوونەوەکە بەس بۆ ئەوەی خۆتان تەنزیم کەن شەمە بڕۆن یا بڵین ڕۆژێک تهدید کەن بۆ سەفەر ئەگەر خۆتان هەمووتان لەسەر شەمە متفقن تەواو بەس بۆ ئەوەیە. دەڕە سەرۆکی پەرلەمان ئێمە من دەمەوێت ئەو پێشنیارە بکەم ئێمە سبەی کۆبوونەوەی لێژنەی شەهیدانمان هەیە من پێم باشە ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە دەستنیشان کراون لە کۆبوونەوەی لێژنەی شەهیدان بەشدار بن بۆ ئەوەی هەمومان ڕێک بکەوین چۆن بچین چکە وەکو ئەو زانیاریانە بە ئێمە گەیشتووە دەبنە دوو لێژنە ئەو لێژنانە لە کۆبوونەوەی لێژنەی شەهیدان دابش بکەین و سەردانەکانمان دەست پێ بکەین بۆ ئەوەی بەیانی عوتڵەیە خۆتەزانی ینی بەڕێستەزانی بەیانی بەڵام ئێمە هەمیشە کۆبوونەوەکانی خۆمان کردووە لە پێنجشەم ینی گرفت ئێوە لە ناو خۆتان ڕێکەون ئەرکێکەوە نە قورس نییە دابش بەسەر دوو لیژنەیە و یەکێکتان بچن هەندێک بچن بۆ چەمچەماڵ هەندێک بچن بۆ گەرمیان زۆر سپاس بۆ بەڕێست. بەڕێزان ناوەکانە خوێنمەوە کە بۆ مادەی 4 ناویان نووسی و ئەگەر بەڕێزێکم نەنووسی بێ دکتۆر محێدین دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل مامۆستا عومەر مەمبورهان سەرچنارخان بەدریەخان گوڵستانخان کاک بەڵێن کاک ڕزگار کاک عوسمان سێدەری کاک مەلا ناسر شیرین ئەمین دکتۆرە شایان کاک بەهمەنە کاک بەهجەت ژیان خان لەنجەخان کاک هەڵکەوت کاک ئێرش کاک یاسین کاک شێخ زاهیر کاک ئیدریس سەوسەن خان لیزا خان مامۆستا نەجات. کەس هەیە نەمان نووسی بێ؟ کەیتر تەواو کەیتر تەواو دکتۆر محێدی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەو پێبژاردنانەی لە هەر سێ بەرگەکە هاتووە کە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتترۆلی جۆری پێشێل دەکاتن سەرپێچەکان زۆر کەمە پێبژاردنەکان زۆر کەمە پێم وایە من لەگەڵ ئەومە بکرێتە سێ بەرامبەر لە هەر سێ بەرگەکەدا کە لە دەقی ئەو مادیە داهاتوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکێرش فەرموو. پەرلەمان لە مادەی 4 یەکەم کۆمپانیەکانی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان بەپێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتترۆلی جۆری پابەند دەبن. ئەگەر پابەند نەبوون وێڕای ئەو سزا مادیانەی کە دانراون پێشنیار دەکەم کە
ئەو کۆمپانیانە مۆڵەتیان لێ وەربگیرێتەوە هەروەها بە تاوانی ژەهراویکردنی کۆمەڵگاش دادگایی بکرێن و سزا بدرێن بە شێوەیەک جارێکتر نەتوانن لە ژێر هیچ ناوێکتر خۆیان تۆمار بکەنەوە مۆڵەتیان پێ بدرێت. سپاس. سپاس کاک مەلا ناسر. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 پێبژاردنەکان لە بەرگەکانی 2 3 4 زیاد بکرێ بە 2 بەرامبەر لەبەر ئەوەی تا سزا زیاتر بێ سەرپێچی کەمتر دەبێت. زۆر سوپاس. سپاس. شیرین خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شیرین ئەمین سەبارەت بە مادەی 4 ئەتوانین بڵێن زۆربەی کۆمپانیەکانی بواری بەرهەمە نەوتیەکان مەرجەکانی تەندروستی سەلامەتی پاراستنی ژینگە و کۆنتترۆڵی جۆری بەداخەوە کە پابند نابن بۆیە بەدیدی من بۆ خاڵی دووهەم ئەو سەرپێچە سزایانەی کە هاتووە بەکەمی دەبینم بۆیە پێشنیار دەکەم ئەو سەرپێچیانە زیاد بکرێت لە 50 میلیۆنەوە بۆ 100 میلیۆن دینار کەمتر نەبێت و لە 200 میلیۆن دینار زیاتر نەبێت. زۆر سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 بڕگەی یەکەمیان پێشنیارەکەم لە دوای ئەوەی کە وشەی پاراستنی ژینگە و کۆنتترۆڵی جۆری پابندبوون بەو خشتەی کە پاشکۆی ڕێنمایە تایبەتەکان بە خەسڵەتە جیهانیەکانی بەرهەمە نەوتیەکان پابند دەبن ئەوە زیاد بکرێت. سەبارەت بەوەی کە لە خاڵی 4مە هاتووە ئەڵێ ئەگەر قازانجی کۆمپانیای سەرپێچیکار لە بڕی 150 میلیۆن دینار زیاتر بوو ئەوە بە 2 بەرامبەری قازانجەکە سزای پێبژاردننی بەسەردا دەسەپێنرێت. من پرسیارم لە لیژنەی بەڕێزی پەیوەندیدار هەیە بڕی ئەو قازانجە چۆن دیاری دەکرێت بۆ ماڕوونکەنەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەدری خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی 4 بڕگەی 2 و 3 و 4 کە باز لە سزا دەکا مادەکانی پێشوش بە دوای هەر مادەیەکدا سزای یاساییەکانی هێناوە بەڕای من پێویستە هەموو حکومە سزاییەکان کۆ بکرێتەوە لە مادەیەکی پێش کۆتاییدا بنووسرێتەوە. زۆر سپاس. بەڵێ سپاس. لەنجەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 لە خاڵی یەکەم دەستەواژە لە کۆتاییەکەی دەستەواژەی بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان لەم وارانەدا زیاد بکرێ لۆی بزانین کەوا مەرجەکان بە چ پێوەرێک ئاعتیمادی لەسەر دەکرێ. لە خاڵی دووەم سزاکان زیاد بکرێ باشترە و هەروەها ئەو بەرهەمە نەوتیانەی کە مەرجەکانی تەندروستیان تێدانە دەست بەسەردا بگیرێ ئەوەشی لۆ زیاد بکرێ بە مەرجی چارەسەرکردن ئەگەر چارەسەر نەکرێ لە ناو ببردرێ. لە خاڵی سێەم لە کاتی دووبارەبوونەوەی پێشێلکاریەکان جگە لە سزای دارایی و ڕێگریکردن لە کارکردن لەم بوارە سزای زیندانیکردنیشیان بۆ زیاد بکرێ باشترە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. ژیان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەم هەروەک هەواڵانمان لە لژنەی تایبەتمەند ئاماژەیان پێدا یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی توژبوونی هاوڵاتیان بە نەخۆشیە درێژخۆیانەکان پیسبوونی ژینگەیە بە بچوونی من هەر جۆرە سەرپێچیکردنی حکومەکانی بەرگای یەکەمی ئەم مادەیە لە لایەن کۆمپانیەکانی هاوردەکردن و فروشتنی بەرهەمە نەوتیەکان ئەوە دەگەیەنێت ئەوانە یاری بە گیانی هاوڵاتیان دەکەن. بۆیە پشتگیری ئەو هەواڵانە دەکەم کە پێشنیازی ئەوە دەکەن ئەو پێبژاردننی سزاکە 2 ئەوەندە بکرێت هەروەها پشتگیری خاتوو لەنجەخان دەکەم بۆ خاڵی یەکەم کە پێوەری نێودەوڵەتیەکان زیاد بکرێت و زۆر. بەڵێ کاک ئیدریس. سپاس ژیان خان. بەرێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بڕگەی 4 هەمومان دەزانن قازانجی هیچ کۆمپانیایەکی نەفت شەفاف نییە تا بتوانن بە گۆرەی قازانج سزا لەسەر ئەو کۆمپانیا بسەپینن. ئەگەر بە گۆرەی وەرگرتنی باج بێت وەرگرتنی باجش بە هەمان شێوە شەفاف نییە وەرگرتنی باج بە شێوەی تەقدیریە سەپاندنی سزا بە شێوەی تەقدیری لە بەرژەوەندی کۆمپانیەکە دەبێتن. پرسیارم لێرە ئەوە چۆن دەزانن داهاتی ئەو کۆمپانیا چەندە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مامۆستا نەجات. مایکەکەتان کوژێنەوە. بەڕێز سەرۆکە پەرلەمانی
سبارت ماده 4 خالا 4 اگر قازانج کمپانیای سرپیچکار لبری 150 میلیون دینار زیاتر بو او با 2 برابر قازانجکا سزای پیشردنی و سرداد سپنرد ویرا بدل مدام قازانجت کتن الویرا تبیا 4 جارا برابر بیت نه 2 جارا چون قازانجایی گرا که 150 میلیون دینارن بدل 2 برابر به بیت 4 برابر دیت نامن زور سپاس بله سپاس لیزا خان بەڵێ سەرۆکی پەرلەمان تێبینیم لەسەر بەرگەی یەکەمی ئەم مادەیە هەیە لەسەر ئەوەی کە لێرەدا باس لەوە دەکە کە کۆمپانیاکانی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەناوتیەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتترۆلی جۆری پابند دەبن ئایا مەبەستیان لە کام مەرجە چکو هیچ مەرجێک لەم یاسایە باس نەکراوە سەرەڕای دەستخۆشین بۆ لیژنە تایبەتمەندەکان کە ئەمە پێشنیازە یاسایەکی گرنگە و ئەگە بچێتە بواری جێبەجێکردن دڵنیام کە بەرهەمێکی باشی دەبێت بۆ هەرێمی کوردستان بەڵام هیچ گرنگیان بەلایەنی ژینگەی نەداوە بە گوێرەی پێویست من پێم باشە لێرەدا مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتترۆلی جۆری پابند بوون بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان و دەستەی پاراستنی ژینگە و وەزارەتی تەندروستی تێدا زیاد بکرێ نازانم جەڕەئی لیژنەی تایبەتمەند چۆن دەبێت پێویستە ئەمە زیاد بکرێت هەرچەندە چەند هەواڵێکیشمان لێرە باسی لەوە کرد بە تایبەتی کاک لوقمان لە مادەی پێشووتر باسی کرد کە دەبێت دەستەی پارێزگاریکردن لە ژینگە زیاد بکرێت بە پێی ئەوەی بەرهەمەنەوتیەکان لەو فاکتەرانن کە گەورەترین مەترسیان بەسەر ژینگەوە هەیە بە تایبەتی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس درستە دکتۆر ئیسماعیل کە تەواو بوون ئەو مقتەرەحاتانەی هەیەنەوەی هەردوو لیژنە متتەفقن لەسەری پێمان بڵێن بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی بەرێز پشتەوانیاوان بوچوونات کێمە بێت بژندوێت ئەوە سزایە زیاتر لێ بهێن دا بیتە پاژوەبرنەکە حەقیقی یعنی زیێدە بیتن جارێکی دوو جار بیت مهم بێتە زیێدەکردن ئەوە تێبینیەک تێبینیە منیا دوێ ez gelem madde pêncê nizamî wextî bêjma veke muhim madde pêncê bîte birgey pêncem lew madde ye پاشی لەوێش دووبارە دەکەمە تێبینی خۆ ئینشاءالله سپاس بەڵێ زۆر سپاس کاکتۆر مامۆستا عومەر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە کۆی مادەکان منیش ئەو پێشنیارەی کە دکتۆر ئیسماعیلم هەیە کە مادەی پێنجەم ببێتە بەشێک بڕگەیەک لە مادەی چوارەم بەڵام یەک بڕگەیکەش ئیزافە بکەین چونکە یاساکە زۆر زۆر گرنگەوە بابەتێکی زۆر هەستیار کە ئێستا کێشەیەکی گەورەیە چارەسەرەکە یا ڕێکێخە ئەویشەوەی بەڕوونی ئەو وەزارەت و دەستانەی کە ئەبێ ڕێنمایی دەرکان مەرجەکان بچەسپێنن بنووسرێ ئاماژەی پێ بدرێ واتە وەک چۆن نووسرا وەزارەتی سامانە سروشتیەکان و نەوترێ وەزارەت و دەستە پەیوەندیدارەکان من یاسان بینیوە شتی لەم جۆرەی تایە بە 10 ساڵی هەمال کراوە ڕێک بەڕوونی بنووسرێ مەرجەکانی وەزارەتی تەندروستی دەستەی ژینگە مەسەلەن بەرگری شارستانی بەڕوونی دیار بێت بۆی ئەوانیش ئەرکی خۆیان جێبەجێ بکەنەوە یەک دووەم هەر ڕاستکردنەوەیە کە لە بڕگەی سێمە ئەڵێ لە حاڵەتی دووبارەکردنەوەی سەرپێچی ئامێژە پێکراو لە بڕگەی دووەم لە بڕگەی دووەم باسی پێبژاردنەکە دیارە مەبەستیان بڕگەی یەکەمە نازانم ئەگەر بەڕێزانی لیژنە ئاگادار بن تەنها ڕاستکردنەوەیە کە ئەو شەی دووەمە بکرێتە یەکەم زۆر سپاس ڕاست کاگیاسین نەهاتۆتەوە کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوار یەکەم کۆمپانیەکانی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتترۆلی جۆری پابند دەبن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو کۆمپانیانە کە هاوردەکەن لە ڕاستیاوانە بەنزین نایەنن ئەو موادانەیەن کە موادی خەتەرە و ئەم موادانەیش ڕەسیدیان پێدرێ هەندێک کۆمپانیا هەیە هەتا ئەوەشیان قۆڕق کردووە ڕەسیدیان پێدرێ و ڕەسیدانەیش لە تەنی ئەدرێ بە $75 دوو کۆمپانیا کە بەرپر شەریکەتیایە زانیاریمان هەیە ئەمانە ڕەسیدەکان وەرەگرن و ئیدەنەوە بە کۆمپانیای تر ئەمەیشە یعنی سعرەکە گرانترەکە لە بازاڕا بۆ یەکو پێشتر وتم ئەو موادانە موادی خەتەری شندێن
بنزینن و دێن لەگەڵ ئەم ئەوەی کە لێرە هەیە تێکەڵەکرێ هیچ کوالیتێکی باش نییە و سەبارە بە مادەی چوار بڕگەی دووەم هەر کۆمپانیایەک سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بکات بە پێبژاردنێکی دارایی کە لە 50 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 100 ملیۆن دینار زیاتر نەبێت. بەڕێسەرۆکی پەرلەمان من کۆمپانیا ناسم کە بەرپرس لێوە نزیکە لە مەرزی پەروێزخان ڕۆژانە بەس ئەو موادە کە ئیهێنێ بۆ تێکەڵکردنی بۆ دروستکردنی بنزین ڕۆژانە 100 ملیۆن دینار قازانجەکە. یعنی ئەوەیشی کە دانراوە بۆ ئەوەی کە سەرپێچی بکە ئەم سەرپێچیە زۆر کەمە بۆیە پێشنیارەکەم لە 250 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 500 ملیۆن دینار زیاتر نەبێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بڕگەی یەکەم پشتیوانی لە قسەکانی مامۆستا عومەر شیرە مەرگوڵپی و هەروەها لیزاخان کاگوڵقوان دەکەم و بڕگەی دووەم و سێم و چوارەمیش پشتیوانی لە قسەکانی کاگمەلا ناسر و ئەو هەواڵانەیە یەکەم کەوا دوو بەرابەر ئەو نرخانە زیاد بکات. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان. بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح پشتگیری لە قسەکانی هاوڕێی بەڕێزم کاک ڕزگار دەکەم. هەروەها سەبارەت بە مادەی چوارەم بڕگەی یەکەم مەرجەکانی کە دەڵێ مەرجەکانی لەوێدا مەرجەکانی وەزارەتی تەندروستی و سەلامەتی و یاسای پاراستن و چاکردنی ژینگە زیاد بکرێ. زۆر سپاس. زۆر سپاس. کاک هەڵکەوت. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سوار بڕگەی دوو سێ و سوار بە تێکڕای بڕگەکانی پێشنیار دەکەم هەر کۆمپانیایەک سزاکان گرتیەوە ئەوە لە ڕۆژنامەکان و ڕاگەیاندنەکان ناوی کۆمپانیاکە و خاوەنی کۆمپانیاکەش ببرێت بڕی سزاکەش ئاشکرا بکرێت بۆ ئەوەی ئەو کارگانەی سوتەمەنیان لێکڕیوە زارێکی تر لێی نەکڕن ئەوە خۆشی لە خۆیدا سزایەکی ترە. خاڵی دووهەمم پشتگیری قسەکانی لەنزەخان دەکەم بۆ دوو هێندە سزاکان زیاد بکرێت لە هەموو مادەکاندا. زۆر سپاس. زۆر زۆر سپاس. سەوسن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا پشتیوانی لە لەنجەخان و کاک دکتۆر ئیسماعیل دەکەم. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک شێخ زاهر. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چاری یەکەم کۆمپانیای هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتڕۆلی جۆری پابەند دەبن. من پێشنیاز دەکەم بەم شێوەیە لێ بکرێت. مادەی بڕگەی یەکەم پێویستە کۆمپانیەکانی هاوردەکار و فرۆشتنی پێکاتە نەوتیەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە مەرجەکانی سەلامەتی و پاراستنی ژینگە و کۆنتڕۆلی جۆری و ستانداردە جیهانیەکان پابەند بن. زۆر سپاس. دەست خۆش. سپاس. دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیسانەوە لەم مادەیەشە هەرباسی سزاکان کراوە بە ڕقم. بەڕاستی ئەوە لە بەرژەوەندی یعنی لەم یاسایە هەمووی ئەوەی کە باسی ڕقم بێ بۆ سزا لە بەرژەوەندی کۆمپانیا سەرپێچی کارەکان 100 یعنی هەیە مرۆڤە کوژێ هەیە ژینگە پیسەکە هەیە کشت و کاڵ تێکەدا هەیە ئابووری هەریەمە شێوێنێ هەیە یعنی ئەمە ئێمە یاسای عقوباتمان هەیە یاسای کارپێکراومان هەیە. من دقێکم حاضر کردووە پێشنیارێکم بۆ بەڕێزان بۆی کە ئەم دقە ببێتە بەدید کاڵین تەقدیرەکە یعنی ناکرێ بڵێن ئێمە با 600,000 بێ و دواتر وەزارەتی سامانە سروشتیەکان ئەگەر عوملە گۆڕا تەقدیری بکات و عوملەکە بێنێتە جێگەی عوملە. هەموو عوملەیەک لە ساڵحی کۆمپانیا دەخلی ڕۆژێکی ئەو داهاتی ڕۆژێکی ئەو بەقەدەر هەموو عقوباتی ئەم یاسایە بە چەند ئەوەندەشەوە. لەبەرەوە دقەکە من ئاوایە کە پێشنیاریەکەم ئەڵێ هەر کۆمپانیایەک سەرپێچی بکات سزا دەدرێت بە خەمڵاندنی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ زیانە لێکەوتوەکانی ئەو سەرپێچیە لەسەر ژیانی هاونیشتیمانیان ژینگە کشت و کاڵ ئابووری هەرێمی کوردستان بەپێی یاسا کارپێکراوەکە. یعنی ئەگەر تەسەبوبی کرد بە قەتل یاسا کارپێکراوەکان لە جەریمی قەتلە ئەڵێکی ئەوەی بۆی ئەگەر تەسەبوبی کرد بە پیسکردنی ژینگە یاسا کارپێکراوەکان چ سزایەکی دەدەن ئاوە.
بە هی کشت و کاڵ بە هەمان شێوە ئەم دەقا بە بڕای من زۆر کاریگرترە وەک لەوەی کە بڵێن 100 ملیۆن یا 700 ملیۆن یا هەژ ڕقمێک کە بۆ کۆمپانیا کارکراوەکان لەم بوارەیە هیچ نییە بەڵکو لە ساڵەکانەوە پێشیان خۆشە ئەم ڕقەمانە لە یاساکەیە هەبێت و ڕێشیان لێ ناگرێت ئەم ڕقەمانە ڕێ لە کۆمپانیەکان ناگرێت. بەڵێ زۆر سپاس سپاس کاک مەم بۆیان بنێرە وەرەقەکە. بەڵێ منم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆمپانیا ئەو کاتە بکە گوێزرێتەوە بۆ ئەوێ هەر کۆمپانیا سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەم لە مادەی 4 بکات بە پێبژاردنێکی دارایی سزا دەدرێت بەم جۆرە خاڵی یەکەم لە 550 ملیۆن دینار تا ئەوە سێم بڕگە ببێ بە خاڵی دووەم بڕگەی چوارەم ببێ بە خاڵی سێم سەر بە یەکێ لە بڕگەکان بێت بگوێزێتەوە بۆ ناو سزاکان باشترە و زۆر سپاس. سپاس کاک مەم تۆ قسە بۆ لیژنەکانەکەی بەڵێ هەردوو سەرۆکی لیژنە بەشغۆڵ بوون واسەحە کاک بژار ئەوە ئەم تەوزیحەش بدەم ئەمە ئەمانگەڕێنێتەوە بۆ ئەوەی کاک بژار جەنابی پێشتر باسی کرد کە وتی 5 دقەی ئەخیر ئێمە لە کۆبوونەوەکەی ئەوماکە ئەوەتان بەڕای من پێویستەکە بەم شێوەیە لێ بکرێت و دەوڵەمەندترەکرێت و چڕتریش دەکرێتەوە لە ناو یەک مادەیە زیاتر خزمەتی لە ڕووی فۆرمەوە هی پرۆژ پێشنیازی یاساکەیەکە سپاس. بەڵێ زۆر سپاس سەر چنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم چوار بڕگەیە کە هاتووە بڕگەی یەکەم ئەو پابەندیە دیاری نەکردووە کە کێ ئەو پابەندی ئەکا لەبەرەوە منیشا لەگەڵ ئەو ڕایام کە مادەی 5 بکرێ بە بڕگەی ئەخی لە مادەی لا ببریانی بەرگەی ئەخی لە مادەی 4 خاڵی دووەم ئەو معیارانە کە زۆر باسی لێەوە ئەکرێ هەستەکەم دقیق نین لە عقوبەکانە لە سزاکانە خاڵێکی تریش لیژنەی یاسایی ینی ئەو پرسیارم هەیە لە ئایا ئەم سزانەی کە دانراون ئێمە سێ نوعمان هەیە لە قانونی عقوباتە جەریمە من حیث و جەسامە مەسەلەن مخالفەمان هەیە جونحمان هەیە جینایەتمان هەیە بە پێی ئەو قسانەی کە لیژنەی یاسایی کە ئەمە ئەگەر لە بابی جون مخالفاتە بێت ینی پێچەوانە ئەبێت چونکە مادی 27 قانونی عقوبات ژمارە 111 ساڵی 69 ئەڵێ مخالفە دوو سزای هەیە حەبسی بەسیط کە لە 24 سەعات تا 3 مانگ لەگەڵ غەرامە لە 45,000 زیاتر نەبێت تۆ بە 200 ملیۆن و 300 ملیۆن دایانەی ناکرێ ئەمە جەسامەکەی مخالفە بێ دیاری بکرێ ینی سروشتی جونحی هەیە ئەو دوایی لەگەڵ مادەی 8 زیاتر من تەوزیحیم لەسەرەوە چکۆچێتەوە سەرەوە بابە و سپاس. بەڵێ زۆر سپاس ئەمە جەزاعاتی ئیداریە ئیدارە فەرزیەکە نەک محکەم سەرپێچیش لێرە بە معنای مخالفە نایە لەو تەدەڕوجەی کە لە قانونا هەیە المخالفة والجنح والجناية أو دلالتين يا جزاءات إدارين إدارة فرضية كابة بقرانو بو محكم أو لو مشكلة ني إضافية كتهبه كاك بالين نابي أبي بينو أوبر إنجا نا كاك بالين تو بوسطة نا كاك بهجت كاك به من آخر كسنا يونسيو كاك بهجت دعي برای سرک پارلمانی از پیشنهاد که کم با هر دو لجنه پیوندار یا یاسایی سبارت ماده 4 یا ماده کنی اضافه بکنه سر یا جی برگه کنی با اضافه بکن که کرستین کیمیایی ناف و یاسایی ده همه نواتین پیناسه کردن که چنه هنده کرستین کیمیایی تین بنمونه وکو رصاص یا کم بجنه قرقاشم اف پیکاتت وید بنا سبب هنده که سرطان پیدا بید ماده که گله که مترسی داره و پتر به هنده تکلی بنزینید کن که روی شکلی و یعنی شکلی و جان بکتن و هیچ تشتکی دیت دنیاش بر هنده پیشنهاد کن اف کرستین کیمیایی مثلا وکی رصاصی هر نهائیاً بین ممنوع کردن یعنی هاورده نه کردن بو حریم کردستانه یعنی منعاً نه داخل بن هندک کرستیدیت کیمیایی تن که تکلی بنزینی وانات کن بنومنه آروماتیک و اولیون و اتانول و اوانا یعنی وزارت سامان سروشتی رژه دیارگیری بووان انبارا و بنزین خانابدانی تن که الگوری وان تعلیمات سر دریت گل بکن زور سپاس. بله کاک بهمن
بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لە مادەی پێشتریش ئەو پێشنیارم کرد کاک عەلی دیارە بە هەڵە تێگەیشتی لە مادەی دوای ئەو مادەیە هەیە بەس نییە شتیوە من باسی کۆگاکانم کرد یعنی باسی کۆمپانیەکانی هاوردەکردن و فرۆشتنم نەکرد ئێوە لە مادەکانی پێشترە ئاماژەتان بەوە داوە کە کۆمپانیای تر ئەتوانێت کۆگای دابمەزرێن جگە لە کۆمپانیەکانی هێنان و فرۆشتن من باسی ئەوم کرد لە کۆگاکان کۆمپانیای ئەوانەی کە کۆگایان هەیە لەوێ غەش دەکرێت لەوێ مادەی کیمیاوی تری تێدەکرێت کۆڵەتێکە گۆڕێن لەم وتی کاک عەلی وتی لە مادەی دواترە هەیە نەبوو مادەکانی تۆ دوای ئەوەشم هەمووی خوێندەوە تیای نییە دوایی مادەی ئەوە بڕگەی یەکەمی ئەم مادەیە من پێشنیارەکەم کۆمپانیەکانی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان و کۆمپانیەکانی کۆگاکردنی بەرهەمەکان ئەوانە بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی و پاراستنی ژینگە بپارێزن چکە لێرەش دیسان باسی کۆمپاکانی کۆگاکردن نەهات حەزەکەم لێرە تێبینیەک بخەمە ڕوو جەنابی سەرۆکی پەرلەمان زۆر جار بە ئاماژە باسی شتێکە کرێ ینی من ئەگەڕێمەوە بۆ چەند مانگ پێش ئێستا کە یاسای ڕێکلاممان دەرکرد لێرە پێشنیارم کرد کە زمانی کوردی بکرێتە مەرج لە یاسای ڕێکلام وتیان یاسای تر هەیە باسی زمانەکە کەچی لەو ڕۆژەوە یاساکە دەرچووە ڕێکلام لە بازاڕەکانە بە تورکی و عەرەبی لە کوردی زیاترە هیوادارم ئەم جارش بە هەر بەو ئاماژەیە تێنەپەڕێ بە ناو بهێنرێ کۆمپانیەکانی کۆگاکردن ئیلزام بکرێن کە بەوەی لە کوالێتیەکە غەش نەکەن بە مادەی تر و ئەو مەرجە تەندروستیانش بپارێزن و زۆر سپاس زۆر سپاس کاک بەڵێن دەست خۆش کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەی چوار بەڕێی من ڕۆحی ئەم پێشنیازی یاسایە وەلام گرنگیەکی تایبەتی هەیە مکاتی خۆشی کە سەرۆکی دەستەی چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان هاتە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و ئەمڕۆ بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند شەرحیان کرد کە ژینگەی ئەم وڵاتە لە ڕێی ئەم هاوردەکردن و فرۆشتن و مامەڵەکردن بەم ماوادانەوە لە چ کارە ساتێکی گەورەیە بەڕاستی لەبەرەوە بەڕاستی من پێم سەیرە ینی ئێمە بۆ ڕێگەمان داوە بە حاڵەتی دووبارەبوونەوەی سەرپێچیکردن بۆیە من پێشنیازەکەم ئەم مادەی چوار بڕگەی یەکەمی وەکو خۆی بمێنێ بڕگەی دووەم و سێم و چوارەمی بکرێتە یەک بڕگە هەر کۆمپانیایەک سەرپێچی حکومەکانی بڕگەی یەکەمی ئەم مادێ بکە بە پێبژاردنێکی دارایی یا هەر تەحدیدی کەین بە پێبژاردننی دارێ 500 میلیۆن دینار غەراماگرێ و مۆڵەتی کارکردنی لە هەرمی کوردستان لێ سندرێتەوە یعنی بۆچی دەرفەت بین مخالەفە بکە سزایشی کەمە بۆ داناوە جارێکی تر بێتەوە هەمان ژینگە و هەمان ئەو ڕێکارە تەندروستیانەی کە هەیە هەمان ئەو مەترسیانەی کە لەسەر ژینگە و تەندروستی هەمومان هەیە جارێکی تر دووباری کاتەوە بۆ غەرامەیەکی زیاتر بەرەوە بە تکا داواکەم کە هەردوو لیژنەی تایبەتمەند ئەم ینی باعتیبارەوە ئەو خاڵی دووەمە حاڵەتی دووبارەبوونەوەکە وەربگرن و بە هیچ شێوازێک ڕێگە بە حاڵەتی دووبارەبوون دەینێت لەگەڵ سەرپێچەکەیە بڕیاری کۆتایهێنان بە ئەرکی ئەو کۆمپانیا بدرێ و زۆر سپاس زۆر سپاس مادەی 5 دێڵە فەرمون تۆزیح بدە ئەیخێنەوە لێرە نەبووی کاگاسی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 فەقەرە 4 گولستان خان تێبینیەکی هەبوو کە کێ ینی بۆ قازانکردنی کۆمپانیەکان شەریکاتەکان کێ دەزان ئەو قازانجەکات ئەوە لیژنەی تەحقیقی هەیە ئەو پێی هەڵدەستێ سەبارەت بە تێبینی لیزەخانیش و کاک بەهجەت ئەوە لە مادەی 1 فەقەرە 2 دیاری کراوە ئەو ڕێنمایەکان بە واضحی دیاری کراوە دەبێ وزارەتی سامانە سروشتیەکان ئەو دیاری بکات هەروەها سەبارەت بە تێبینی دکتۆر شێرکۆ بەپێی قانونی عقوباتی عێراقی سزا و غرامە ئەبێ تەحدید بکرێت لە یاسا دیاری بکرێت ئەمە ئەو لە سەبارەت بە تێبینی کاک بەهمەن ئێمە لێرەدا یاسامە ینی ناونیشانی یاساکە دەڵێت پیشنیازی یاسا هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمی نەوتیەکان لێرەدا معالەجەکردنی ئەم بابەتە دەکرێت نەک ئیعانبارەکان سپاس بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو تێبینیمان هەبوو لەسەر ئەو پەرلەمانتارە بەڕێزەکان کە پێشنیازەکەن هیوادارن بۆ ئەوە نەبێت کە تەڕع بێت یان ئەگەر بتوانن بە نووسین بینێرن بۆ لیژنەکان و لەگەڵەوەشدا بەپەی پەیڕۆ و پێویستەکات دوو ئەندامیش پشتیوانی بۆ چوونەکەی بکەن بۆی ئێمە بتوانین لەناو راپۆرتەکە جێگەی بکرێنەوە بۆ دەنگدان
و یەکی کەش لەو کەوەی کە پەیوەستە بە حاڵەتی سەرپێچەکانیمە لیژنە لەگەڵەوەین کە ئەم سەرپێچیانەوە غەرامەکان زیاد بکەین و بۆیە پێویستە کات بە نووسراو بدەن وەکی کێ لە کێشەکان کە ڕوبەڕووی بواری کۆمپانیاکانە بنەوە بە تایبەتی لە بواری سەرپێچیکردنا ئێمە لە ناو وەزارەتی سامانە سروشتەکانە لیستێکی ئێژگار زۆرمان هەیە کە کۆمپانیا خراوەتە لیستی ڕەشەوە و داخراوە هەمان شەخص هەمان کەسایەتی چوونە کۆمپانیایەکی کەی دروست کردوێتەوە کە بۆی بتوانێت ئیشی بکاتەوە کەوەکێکە لەو کێشانە ئێمەمانوێ لە ڕێگەی ئەم یاساییەوە ئەم یاسایە بتوانن ینی بەلانی کەمەوە ڕێگری بکەین لەو حاڵەتانەی کە دووبارە بێتەوە لە ڕابردووە سپاس بەڵێ سپاس کاک عەلی وەڵای ئەمە زۆربەی پێشنیازەکانمان تقریبەن جێ کردووەتەوە بەم شێوەی خوارەوە بە پوختی کۆمپانیەکانی هاوردەکردن و ئەمبارکردن جێەکەینەوە دوای هاوردەکردن چکە کێشەش لەوێ دروستە بێ و ڕەبتی بەژینگەوە لەگەڵ سەرۆکی لیژنەی یاسایی تەنسیقتان کردووە گفتوگۆمان کردووە بەڵێ بۆ هەم ئەوەی لیزاخان هەم بەش هەندێک کە بەڵێن بە قاعە ئەدەنە بێ قسەتان کرد بەڵێ هەندێک بەڕێزینی کرد هەر کە چەنەکە ئەڵێن بە پێی ستاندارد و کۆنتترۆلی جۆری وشەی ستانداردی بۆ جیاکەین هیچ مشکلەی نییە ئەوە کەیتری ئەوی دیکە ئەوەی دووەمەکە ڕاستە بیکەینەوە یەکەم ئەو پێشنیازە ئێمە وەکو لیژنەش لەگەڵ برادرانە مناقەشەمان کرد سزای وەرگرتنەوەی مۆڵەت و دەستگرتن بەسەر کەلوپەل و ممتەلەکاتەکان یا گرنگە چکە تەنیا مۆڵەت گرنگ نییە بەم کۆمپانیەوە لێ وەرگرەوە بە یەکێکتر داخڵە بێت بەڵام کە دەستگرا بەسەر ممتەلەکاتەکان و بۆ سزای دادوەری و سزن و حەبس تەبعاً حەبس ئەوە ئیشی وەزارەت نییە ئیشی دادگایە سزن کرێ ئەوە لە مادەی 8 ئەگەر بڕۆنەوە سەری باسی دۆسیەی دادوەری و دادگا و ئەو جۆرە ئیجاعاتانە کراوە بەڵێ کاکبژار دکتۆر شێرکۆ ئەتوانین ئەوە بە نەزەری اعتیبار وەرەگرین بە مەرجێک لەم بڕانە کەمتر نەبێت چونکە بۆ مەجال نەدەین بە دوو موەزەف ئەڕوا لە بری ئەوەی بڵێ زەرەرەکەی 500 ملیۆن بووە ئەڵێ 10 ملیۆن دینار بووە واتە ڕقەمێک داگیرکەین دیاریکەین و ئیش بۆشکەین پێکەوە ڕێک تەواوە یعنی لە کەمترین بڕی هاتوو لە ناو ئەو بڕگەیە کەمتر نەبێ بۆی مەجای ئیجتیهاد و تەخمینی لا بەلایتیانت ئەوەی تری اعتیادیە بەڵێ یاسین تەوێ قسە بکەی قسە بکە بەڵێ سەرۆکی پەرلەمان داوای لێبر نەکەم لێرە نەبووم بەنسبەت خاڵی یەکەم مادەی 4 خاڵی یەکەم بەحسی سزادان دەکات یعنی من قەنەعەتێکم مرۆڤ بە پارە ناکڕدرێ لە سین ئەگەر بەبیرتان بێ کۆمپانیایەک تەنها مادەی حافیزی زیاد لە ناو شیری منداڵان کردبوو خاوەن کۆمپانیاکەی ئەعدام کرا یعنی کابراەک بێ ژەهر بەناو هەموو کوردستان وەرکە ئێستا ئێمە ئەگە بێن بەراورد دەکەین پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین ڕێژەی سەرەتان لە کوردستان چەند زۆرە یعنی ماڵ نییە تێدا نەبێ بۆیە من پێشنیار دەکەم هەر ئەسڵەن غرامە نەبێ بەڵکو یا سزای هەتایی بێ ئەو خاوەن کۆمپانیای یانی ئەعدام بێ یعنی ئەوە لەسەر ژیانی هەموو هاوڵاتیەکیە من بۆ خۆم نەوەکەی من بۆیە جا ئەگەر برادران پشتگیری بکەن مەمنیان دەمن سوپاس لە سپاس مادەی 5 بخێنەوە بەڕێزە حەزەکەی تو بیڵێ نەوەڵ بێخۆن مادەی 5 وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەت و دەستە پەیوەندیدارەکان بە گوێرەی پسپۆڕی خۆیان چاودێری پابەندبوونی کۆمپانیاکان بەو مەرج و خەسڵەتانەی لەم یاسا و ڕێنمایە پەیوەندیدارەکان هاتوون لە ئاسۆ دەگرن هەر بەڕێزێک لەسەر مادەی 5 قسەی هەیە بەڵام ئەوەی کەوت ئەوە بەڕێزانەی وتبووتان ئیزافە کرێ بۆ مادەی 4 ئەوان با ئەگەر هەر ئەوە دووبارەکەنەوە با قسە نەکەن چکە گەیشتۆتە لیژنەکە کێتر قسەی هەیە کاکمەم کاک شێخزاید کاک تۆرزانە تەوە ماوەسە نەجات 4 کەس بەڵێ کاک تۆرزانە فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان من دەمەوێت لەسەر مەبادئێکی سەحەی عامە قسە بکەین چکە پەیوەنددارە بەو مادەی و مادەکەی پێشەوەش کە بەڕێزان زۆر مناقەشەیان لەسەری کرد لە دێڕی دووەمدا دەرێت بەو مەرج و خەسڵەتانەی لەم یاسایە چونکە ئەمە یاسایی تەندروستی گشتی عراقی بەرکارمان هەیە لە هەرێمی کوردستان زۆر بەوازحی لە
مادەی سێ لە بڕگەکانی هەشت و بڕگەی شەش باز لەو بابەتە دەکا یاسای تەندروستی گشتی ژمارە 89 ساڵی 81 بۆیە ئەگەر ئاماژەیەکی پێ بکەین لەو مادەیەدا خراپ نابێت چونکە لە حکامی ختامی ئەم یاسایەدا دەڵێ کار بە دەقی هیچ یاسایەکتر ناکرێت بۆ ئەوەی نەبێتە بەربەست ئێمە دەمانەوێت توونترین سزا هەبێت بۆیە ئاماژە بەو یاسایە بکەین زۆر سپاس زۆر تەواوە بەڕێزان ئەوەی بۆ زیاکەن لە یاسا بەرکارەکانی هەرێم ئەوەی دەستەی ژینگە شەگرێتەوە ئەوەی سەحە ژەگرێتەوە ئەوانە تەواو دروستە تەواو بەدرێخان سپاس ناو نەنووسی نووسی بووە کاک شێخ زاهر بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 5 وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەت و دەستە پەیوەندیدارەکان بە گوێرەی پسپۆری خۆیان چاودێری پابەندبوونی کۆمپانیەکان بەو مەرج و خەستەتانەی لەم یاسا و ڕێنمایە پەیوەنددارەکان هاتوون لە ئاسۆ دەگرێت من پێشنیار دەکەم سیاغەکەی بەم شێوەیە لێ بکرێت وەزارەتی سامانە سروشتیەکان و سیستەمی ناوەندی بۆ پەیوانەکردن و کۆنتترۆلی زۆری هەرێمی کوردستان سەرباری وەزارەتەکان و لایەنە پەیوەندیدارەکان چاودێری و پابەندبوونی کۆمپانیەکان بەو مەرج و تایبەتمەندیانەی لەم یاسا و ڕێنمایە پەیوەندیدارەکان هاتوون لە ئەستۆ دەگرن زۆر سپاس بەڵێ سپاس بەڵام دەستەی کۆنتترۆڵی ئەوسانی دەستەی کۆنتترۆل ئەوەی کە دەڵێ بەشێکە لە وەزارەتی پلاندانان لێرەش نووسراوە وەزارەت و دەستە پەیوەندیدارەکان بۆیە ناوهێنانی یەک دانە ڕەنگە ئیشکالمان بۆ دروستکە وابی لایەنە پەیوەندیدارەکان باشترە لە دەستە پەیوەندیدارەکان ئەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەت و دەستە پەیوەندیدارەکان تۆزێ فراوانتر و باشترە بەڵێ دەی پێکێ سپاس کاکمم بەڕێستەرۆشی پەرلەمان دەربارەی مادەی 5 من پێشنیاز دەکەم کە مادەی 5 هەڵگیرێت لەگەڵ بڕگەی 2 لە مادەی 1 کە پێشتر ئاماژەم پێکرد لە یەک بدرێن لەگەڵ مادەی دەی ئەم پێشنیازە یاسایە جا لە ئێستاە پێشنیازە داڕشنەوە کە پێشکەش بکەم یاچین بۆ مادەیدا لەدا بە هەموو شتەکانتەوە پێشنیاریکە لەدا بە هەموو ئەوانەی کە ئەتەوێ یەکجار بۆی باشە زۆر کێشی زۆر سپاس دکتۆر شێرکۆ نەدنووسیوە تەواو مامۆستا نەجات بەرهی سەرکۆ پەرلەمانی هەندێک ئۆخنێتنەوەت ناگوتن بەس ئەشێم سەبی لەونی بێژم ژبەرک و دەستگەهێ نۆڤانتیە پیڤۆنێ و کنترۆلە جووری لە کوردستانێ نینە بەلکەی ئەفیۆسیا ببیتە ئەگەری هەندێک و دەستگەهێ نۆڤاندێ پیڤۆنێ و کنترۆلە جووری هەبیتن بوی شکلی ئەس ڕۆزبەتکەم وەزارەتە سامانە سروشتیەکان و وەزارەت و دەستەی پەیوەندیدارەکان چونگول بە هەندێک کنترۆلی جووری ڕێبەبەریەکە گشتیان نەدەستەیە هەکە لێرە ڕێبەبەریە گشتی دەستە و ڕێبەبەریەت گشتی پەیوەندیدارەکان جیزدا ببیت دێ باشتر بیت و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵام لە کۆنتترۆلی جۆری بەشێکە لە وەزارەتی پلاندانان ینی بەڕێوەبەراتێکی گشتیە لەناو وەزارەتی پلاندانان ڕەنگە ئەوە فراوانتر بێ بۆیە باشترە ینی ئەگەر ئیزافەتان نییە بۆی بچینە مادە شەش بخێنەوە مادەی 6 ئەو کۆمپانیانەی پێش دەرچواندنی ئەم یاسایە مۆڵەت پێدرا بوون بەردەوام دەبن لە چالاکیەکانیان و لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتی خستنەبواری جێبەجێکردنی ئەم یاسایە خۆیان لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە دەگونجێن و پێوەی پابەند دەبن بەڵێ کاگالی خۆت قسەت هەیە بەڵێ فەرمون بنووسن باناوەکان هەمووی باش هەڵەسخان کاکتۆر ئیسماعیل تۆر شێرکۆ کاک ڕزگار کاک پێشەوە کاک ئیدریس کاک شێخ زاهیر کاک مەلاویس کاک عەلی تا بەڵێ ئەتان خوێنمەوە ناوەکانە خوێنمەوە بەڕێزان دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل هەڵەسخان کاک ڕزگار کاک پێشەوە کاک ئیدریس کاک شێخ زاهیر کاک مەلاویس کەسەیە نەمان نووسی بێ کاک عەلی کاک پێشەوە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەوە تاهر لە مادەی شەشەڵێ و کۆمپانیانەی کە بەر لە دەرچواندنی ئەم یاسایە مۆڵەت پێدراو بوون بەردەوام بن لە چالاکیەکانیان بەڵام باسی ئەوانەی نەکردو کە مۆڵەت پێنەدراو بوون بۆیە ئەوانەشی کە مۆڵەت پێنەدراو بوون یان خۆیان بگونجێنن یانەوەی بێ دابخرێن ئەبێ ئەمە ئیزافەی مادەکە بکەین
کاک علی ژەر ئۆکەیەکەوە بزانم ئەزانە بیرمان چوە قەینا ئیزافیکەن خۆ جەلسە بۆ ئەوەی ئەگەر شتێکمان بیر چوو بوو ئیزافێکی دەست خۆش کاک ئیدریس بەرەسەرۆکی پەرلەمان مادەی 6 من پێم وایە نۆت ڕۆژ کەواتە 3 مانگ زۆرن لەبەرەوەی لە مادەی 11 هاتووە لەم یاسایە لە ڕێکەوتی بەلاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمیوەقای کوردستان جێبەجێ دەکرێتن بۆ ئەوانش هەر لەو کاتە جێبەجێ نەکردن پێم وایە 3 ڕۆژ واتە 1 مانگ بەسە زۆر سپاس سپاس زۆر سپاس کاک مەلاویس بەڕێسەرۆکی پەرلەمان لە مادەی 6 دوو تێبینیم هەبوو تێبینی یەکەم کاک پێشەوە هەورامی خستە ڕووە پژگیری ڕێیەکەوی دەکەم تێبینی دووەمینیش نازانم دەڵێ ئەو کۆمپانیانەی پێش دەرچوونی ئەم یاسایە مۆڵەت پێدراون بەردەوام دەبن لە چاڵاکیەکانی پێشنیار دەکەم وشەی لە چاڵاکیەکان ببیتە بەردەوام دەبن لە کارەکانیان و زۆر سپاس سپاس درستیتە کاک علی ئەخیر کەس قساکەی ئەخیر کەس قسە بکە ئەوانەی خۆش بڵێ و ئەوانەی جوابی پەرلەمانتارانیش بدەرەوە کاک ڕزگار بەڕێسەرێکی پەرلەمان مادەی 6 ئەو کۆمپانیانەی کە پێش دەرچواندنی ئەم یاسایە مۆڵەت پێدراوە بوون و بەردەوام دەبن لە چالەکەکان و وە لە ماوەی 90 ڕۆژدا لە ڕێکەوتی خستنە ڕووی خستەبواری جێبەجێکردنی ئەم یاسایە خۆیان لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە دەگونجێن و ئەمە بەڕێسەرێکی پەرلەمان پێشنیارەکەم ئەو کۆمپانیانەی کەوا پێشووتر کاریان کردووە و ناویان لە لیستی ڕەشا هەیە بەڕاستی ئەمانە حق نییە یعنی ئەمەیان بۆ بکرێتە یاسا و بەم یاسایە ڕێگری لەوانە بکات چکە ئەوانە خەڵکانێکن لە ڕابردووە خەڵکیان ژار خوار کردووە وەکو وتیشم پێشتر ئەمانە چەندی جار ڕەسیدیان کڕیوە خۆیشانیشان لەسەری نەکردووە داوێنە بە کۆمپانیای تر و سواس بەڵێ زۆر سپاس دکتۆر اسماعیل بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکا پەرلەمانی تێبینیین من ئەڤەنە ئێک طبعا چارەسەریە هەندێکیرە ئەگەر مولەت هەبیت بەس ئەگەر مولەت نەبیت چارەسەر نەکرد اشبەرەن دەست بژم بیتە دوو فەقەرە ئێک و دوویە دوێ ئەو لایەنێت بێ مولەت ئێکسەر دابخرێن هەر ئێکسەر دابخرێن چونکە ئەوە چەندە بێمولەتی ئیش دەکەن چەند سەرپێچی هەنە چەند مخالەفە هەنە چەند زەرەر و زیان کردیە ئێستا بڵێن وەرن خوو چارە سەرکەن ئەمە تێبینی یەکەم تێبینیە دوێ بێژیتن ئەم یاسایە دەگونجێن و پێوەی پابەند دەبن أبيت بلين في حالة عدم معالجة وضعهم وفق أحكام هذا القانون تعتبر إجازاتهم ملغية يعني أجر أو الفيدا ميدا خونا جنجانت مولاتيان حلوة شاوة سباس دس خوش كاك بجار والله أو تبيني أجر بيتان تبني كرا في حالة أجر التزامي عن نكر بزانن دروست إني تيدا مناقشة كي خوتها بكن خلاص خان بس رجع برئيس سروكا برلماني إضافة هني لبيتا كرني أجر بابنت نبون مولاتكانيان هل دوشيتوا برهنده أسبجيريا ملاويسي وكاك بيشوا دكتور إسماعيل يتكم بالي زور سباس دكتور شيركو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە داخستنی ئەو شوێنانەی کە مۆڵەتیان نییە کە خۆی مەفروزە یان وەکو تەحسیل حاصل هەبێ بەڵام بکرێ بە بڕگەی دووهەمی بکرێ بە بڕگەی دووهەمی ئەم مادەیە کە ئەوەی کە مۆڵەتی نەبوو یەکسەر دابخرێ بیرمان نەچێ 214 پاڵاوگەی نایاسایی هەیە لایەزار لەم هەرێمی کوردستانە 1 لیتر لە مخەلەفاتی ئەو پاڵاوگەیە 100,000 لیتر ئاوی ژێر زەوی تەسەموم پێکا و ژەهراویەکە يعني ژیانی تیان ناهێڵێ 1 لیتر بەرامبەر بە 100,000 لیتر بۆیە مۆڵەتی نەبوو دابخرێ و بڕگەی یەکەمیش ئەوەی بۆ ئیزافە بکرێ واتە لەو حاڵەتی کە خۆی نەگونجاند لە ماوەی 3 مانگەکەیە ئەگەر لەو ماوەیەدا خۆی نەگونجاند مۆڵەتەکەی لێ بسەنرێتەوە سپاس کاک شێخ زاهر دەرفەتاندەم بەسەر چاولیژ بەڕێ سەرۆکی پەرلەمان
مادەی 6 ئەو کۆمپانیانەی پێش دەرچواندنی ئەم یاسایە مۆڵەت پێدراون بەردەوام دەبن لە چالاکیەکانن و لە ماوەی 90 ڕۆژ لە ڕێکەوتنی خستنە بواری جێبەجێکردنی ئەم یاسایە خۆیان لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە دەگونجێن و پێوە پابەند دەبن. من پێشناز دەکەم سیاقەکەی بەم شێوەیە لێ بکرێ حکومەکانی ئەم یاسایە لەسەر هەموو ئەو کۆمپانیانەی کە لە پێش دەرچوونی ئەم یاسایە مۆڵەتی کارکردنیان لەم بوارە پێدراوە جێبەجێ دەکرێت دەبێت لە ماوەی 90 ڕۆژ لە جێبەجێکردنی خۆیان لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە بگونجێن و پابند بن پێوەی و پشتگیری بەڕێز دکتۆر ئیسماعیل و دکتۆر شێرکۆ دەکەم چکە ئەو کۆمپانیانی کە بێ مۆڵەت کاریان کردێ بەڕاستی پێویستە سزا بدرێن نەکارە ناشەرعەکان بە شەرعی بکرێت و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئێستا کاک عەلی قسەکەی خۆت بکە وەکو لیژنەش قساکەی هەردووکی لێکدا بەسەر چاو دوایی کاک بژار قسە دەکە ئاخر قسە. گولیزار خان اینجا کاک بژار. بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە ئەو دقەی کە شێخ زایر دقیقە ئەگەر یەکێ ئیلتیزامی نەکرد لە ماوەی 90 ڕۆژا چییە لە مادەکانی ترا خۆیان کوالیتەکەی خراپە یا ئیلتیزامی بە مادەکانەوە نەکرد و هەموو سزاکانی گرێتەوە جار یەکەم ئیلتیزامی نەکرد سزای دووەم قورسترەوە سزای سێم داخستن و دەست بەسەر ممتەلەکات وانەیە حەلی کردووە یعنی واقعەکەیە من زۆر دژیم من خولی پێشوش هەر لە لیژنەی سامانە سروشتەکان بووم لەگەڵ دکتۆر شێرکۆوان هەر باسیێن پاڵاوگە بێمۆڵەتانەمان کردووە شتێکەیە واقعە یعنی بەدەست و دەمی ئێمە نییە ناتوانێت هەر 200 پاڵاوگەی بێمۆڵەتمان هەیە بەڵام 1000 و شتێک گۆڕەپانی بێمۆڵەتمان هەیە ئەتوانرێت دابخرێ ناتوانرێت دابخرێ واقعە 100 جار محاولەمان کرد نەمانتوانی ئەی کەواتە چی بکەین لەبەرەوەی پێمان داناخرێوینەش ئەبێ بڵێ ئەبێ خۆت مەرجی بەسەر جێبەجێ بکە ئێمە مەرجەکانیە مەرجی ژینگەی مەرجی کوالێتی مەرجی کۆگا مەرجی سەلامەتی مەرجی تەندروستی چیچی ئەگەر مەرجەکانی جێبەجێ نەکرد ئەو کات ئیجاءاتی دووەم بەڵام ئەگەر نا تۆ ئێسە یەکسەر بڵێ داناخرێ و حەلی پێ داناخرێت یعنی واقع داناخرێت بۆ جێڵی بۆیە من پێم وایە بڵێن ئەو گۆڕەپان و ئەمە ڕێی خۆمە ڕەنگە ئەو گۆڕەپان و پاڵاوگانەی مۆڵەتیان نییە پەیوەست نین فترێکی زەمەنیدانرێت پێویستە ئیلتیزام و ستانداردە نەودەوڵەتیەکان جێبەجێ بکەن یعنی من حەزەکەم بە مەیدانی بڕۆنم قسەی من نەبینن لە سلێمانی دەرەچی لە تانجەرەوە تاگەیتە قەراغ هەمووی مەغزەنە کۆگایە سوتەمەنیتە سەدان تەنکەرە هەزاران خەڵک ئیشی تیاکە ناتوانی بە عەمەلی هەمووی داخەی بەڵام ئەبێ بڵێ ئەبێ بەم مەرجانە ئیشکەی مستەودعاتی پێشکەوتوتە بێ لە مختبەرا مەواد تێکەڵکەی تۆ بۆت نییە چکەیسەوە لەو راپۆرتیش خەڵکی ئەوانەی پسپۆڕی بوارەکان ئەڵێ هیچ مەرجێکی ئەکادیمی نییە لە تێکەڵکردنی مەوادەکانە ئەوەشی ئەیکەن هیچ شەهادە و بڕوانامە و پسپۆڕیەکیان نییە کابرایە کاتووە بە 500,000 ئەڵێ تۆ بە خۆت مەواد تێکەڵکە بۆیە ئێمە لە بەردەمی دووسێ فەرەزیین ئەم شەرحانەیەکەی هەمووی واقع و هەیە فەرەزەی یەکەم کۆمپانیایە کە مۆڵەتی هەیە بەڵام بەگوێرەی حکومەکانی ئەم یاسایە خۆی تەنزیم نەکردووە 90 ڕۆژی یان کەمتر زیاتر خۆتان لە نەتیجە پەرلەمان قەراردا خۆی تەنزیمەکە واقعی دووەمەوەیە کۆمپانیایە هەر مۆڵەتی وەرنەگرتووە ئەسڵەن وەری نەگرتووە ێستا ئیشی خۆیەکە ئەوە چیەکە سێ کۆمپانیا نییە هەر کۆمپانیانین گۆڕەپانێکە و ئەو ئیشە هەر پاڵاوکەکانیش کۆمپانیانی بەڕێستان لە لیژنە تایبەتمەندەکان لەگەڵ لیژنەی یاسایی ڕاوێژ بکەن بۆ تەنزیمی هەر سێ فەرەزیەکە و حکمی هەر سێ فەرەزیەکە کاک بژار با کاک بژار دیارە بەڕێ سەرۆکی پەرلەمان هەست ناکەم هیچ کێشەیەکە بێ لەو بۆرەوە لە مادەکانیان پێشنیازە یاسادا پێویستە بگەڕینەوە مادە یەک بەرگەی یەکەم باسی مۆلەت دەکات ئەوەی مۆلەتی نەبێ هەر لە مادە دوو بەرگەی یەکەم دەڵێت هەر کۆمپانیایەک بەڕێ سەرۆکی پەرلەمان عفو مکە بۆ ئەوەی جەنابەت ئاگادار بی ڕاستە بەڵێ هەست ناکەین هیچ فەراغێکە بێ یان هیچ کێشەیەکی یاسایی هەبێ کە فەراغێکی دروست کرده بێت لە وجودی ئەم مادانە ئەوەی مولەتی نەبێ دەبێت بگەڕینەوە مادە یەک زۆر بە وەزەحی بەرگەی یەکەم هاتووە باسی مۆلەت دەکات دوای وەرگرتنی مۆلەت ئەمیشانە دەکات لە مادە دوو بەرگەی یەکەمدا عیلاجکراوە دەڵێت هەر کۆمپانیایەک سەرپێچی حکومەکانی مادە یەکەم یاسایە بکات بەم شێوەیە خوارەوە سزا دەدرێت سەبارەت بابەتی تر کە باسی ئەوانەش بکەن ئەوانەی مۆلەتیان نییە بەڕای من نابێت لەم یاسایەدا باسی ئەو حاڵەتە بکەین چونکە ئێستاش
هەر پانزیخانەیەک بێ هەر کۆمپانیایەک بێ لە بواری بەرەمینەوت بێ لە مەمارسەکردنی عملێکی تیجاری هەر شتێک بێ یاسا و ڕێنمایی بەرکارەکان هەیە هیچ فەرەقێکی قانونی نییە ئەوەی بە بێمۆڵەتیش دەکات ئەوە دەچێتە چوارچێوەی قاچاقچی و ئەو شتانەوی دەرە ئەو کات ئیجڕاتی خۆی وەردەگرێت و دەداتە دادگا ئەم پێشنیازە یاسایە تەنیا غەراماتە سەپاندووە بۆ ئەوەی ئەو مخالفاتانە نەکرێ وەکو لە هەر مادەیەکدا هاتووە لەبەرەوە بوو حەلی کێشەکان مادە یەک هەیە باسی مۆلەت دەکات و لێرەش پێویست نییە لە مادەیەکی تردا بڵێن ئەوانەی مۆلەتیان نییە خۆ پێویستە هەبێ و مەفرۆزەش هەبێ ئەگەر نەبێ ئەوە یاسا بەرکارەکان و ڕێنمایە بەرکارەکان هیچ فەراغیان نییە و دەدرێتە دادگا زۆر سپاس بەڵێ وڵیزاخان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان ڕێی کاک بژارم هەیە بەڵام بۆ معلوماتان ئەگەر غەڵات نەمەم لە دەی دوو ڕێنمایەک لە ئەنجومەنی وەزیران دەرچووە بۆ ئەوەی کە ینی ئەو بڵین کۆمپانیان کە ئیجازەیان نییە مۆڵەتیان داوە کە داوای ئیجازە بکەن ینی ئەم بابەتش لە ئەنجومەنی وەزیران چارەسەر کراوە بەڵێ زۆر سپاس مادەی حەوت بخێنەوە کاکتۆڕێبار بڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو ئەندامێکی لێژنەی سامانە سروشتەکان یەک تەوزیح لەسەر فەلسەفەی مادەی شەش بدەم مادەی شەش بۆ ئەوە هاتووە لەبەرەوەی هەندێک گۆڕەپان هەیە کە مۆڵەتیان نییە بۆی کە بەڵێ ئەمە حقیقەتێک کە ئێمە بەدەوادا چونیشمان کردووە راپۆرتێکمان بەرز کردەوە بۆ جەنابتان لەوێ بۆ وەزارەت سامانە سروشتەکان ئاماژەمان بۆ کردووە کە زۆرێک لە گۆڕەپانەکان بێمۆڵەتن لە شوێنی تریش باسمان کردو ئەوە بۆ ئەوەیە کە ئەمان خۆیان بگونجێنن بۆ مۆڵەت پێدراوەکانە کاتی ئەوە هاتووە کە ئەمانیش یا مۆڵەت وەرگنیانە بێداخرێن یانە بێ سزا بدرێن مادەکە بۆ مۆڵەت پێدراوە بەڵێ بەڵێ تاو مادەی دوای ئەوە خۆتان مناقەشەیەکی خۆتان بکەن وەختان لەبەر دەستە مادەی حەوت بخێنەوە دوای ئەوە هەر بە ڕێزێک ویستی قسە بکە فەرمونون مادەی حەوت مادەی حەوت بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەوت ڕسمی گومرکی و باج و بە پێی یاسا و پەیڕە و بەرگەکانی لە هەرێمی کوردستانی عێراق وەردەگیرێت هەر بە ڕێزەکەی لەسەر مادەی حەوت قسە بکە بەڵێ کاک شێخ زاهیر دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل سەرچنار خان کاک ڕزگار فەرموو کاک ڕزگار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی شەش عفو مادەی حەوت ڕسمی گومرکی و باز بە پێی یاسا و پەیڕۆ و بەرکارەکان لە هەرێمی کوردستانداش عێراق وەردەگیرێت ئەبەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو موادانەی کە تێوەکو وتمان کە بەنزینی پێ دروستەکرێت یا مادەکانی تری پێ دروستەکرێت ئەمانە جاری وا هەیە ئەوی کە من شارەزاییم هەیە لەوێ لەو چەند جارێک سەردانمان کردرا بە ناوی جۆرا و جۆر دێت یعنی ئیسا موادێگەێنن بەڵام ئەو موادە بە موادێکی تر ئەژمارەکرێت ئایا یعنی بە چ پێوەرێکەوە ئینەکرێت بۆ ئەوەی ئەو باجە و گومرکەی لێ وەرەگرێ هی ئەو مادە وەرگیرێت کە ئەو مادەیە و یاسایش بۆ ئەوە دەرەکرێت کە ڕێگە لە ناقانونی بگیرێ ئێستا بازەوە کرا کە هەندێک پاڵەوگەیە ئەوانە ناتوان دابخرێ بەڕاستی ینی تر بۆچی دابنیشون یاسا دەرکەین بەڵێ سپاس لە ڕاستیە ینی مادەکە شتێکە و بە شتێکی ترەوە یەکسەر چێتە بابێک تەریبی گومرکی هیچ ڕەبتی نییە ینی علاقەی بەم حاڵەتەی ئێمەوە نییە بەڵێ دکتۆر شێرکۆ ئەوە قانونی گەمارک هیچ پەیوەندی بە ئێرۆنیە بەڵێ کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان یەک معلومە و ئینجایە مەسەر ئەوەی کە پێشنیاری بکەم لە مادەیە پەیڕە و کلمەی پێڕە و لا ببرێت چونکە باس لەوەیە کە باج و بەپێی یاسا کە باسی یاسامان کردی تر پەیڕە و لا ببرێت بەڵام زیانی ئەو پاڵاوگانەی جاری یەکەم کە ئەڵێ داناخرێن یان ناکرێت داخرێن نەخێر لە 214 پاڵاوگە 168 پاڵاوگە داخرا جاری پێشوو عادەتێکی کەمیان مایەوە مشکلەکە لەوایە کە هەڵمەتی جددیوان بۆ ناکرێت ئەجینا دائەخرێن و قابلی داخستنیشن بێئومێد نەبین ئەگەر بێئومێد بین لەوەی کە ناتوانین دایان خەین ئەم پەرلەمانش هیچ ڕۆڵێکی نامێنێ بەڕاستی نەخێر بە واقعی داخران زیانی ساڵانەی ئەو پاڵاوگانە و ئەو بازارانە ساڵانە 3 ملیار و 500 میلیۆن دلار بە راپۆرتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان خەسارەتی داوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تەجەمعاتانە ئەو بازاران لەبەرەوە بەڵێ هەڵمەتی بۆ بکرێ وەکو چۆن لە ڕابردووە پێمان داخستن
لە داهاتووش ئەتوانین پیاندا بخین بەس بە شەرتێ هەڵمەتی بۆ بکرێ لەم مادەی هەشتەشە بە بڕوای من ئەو پێڕەوە زیادە لا ببرێت زۆر مادەی حەوت بەڵێ مادەی حەوت بەڵێ سپاس دکتۆر اسماعیل کاکتۆر شێرکۆڵە ئەگەر بیکوژێنیتەوە بەڵێ فەرموو بله سروکا پارلمانی آخشنا من هاتا کرن شلای دکتر شیرکو و جل گلوی ما پیش گیریوید کن پیراو چمکو بس پیاسا معالجه گمر کی و باجتی تکرن نه پیروی سپاس بله سپاس سرچنار خان برا سروکی پارلمان مش پشگیری دکتر شرکو و دکتر اسماعیل کم و شی پیرو لابره چون که باجو گمر به اسادان اگر پیروی تعلیمات رن ما یکبه لس دروانگه یاساک و دانه پیوس ناکنا وکیل ربه تو سپاس زور سپاس کاک شیخ زایر برای سروکی پارلمان ماده حوت رسمی گمرجی باز به پی یاسا و پیرو برکارکان لهریم کردستان عراق وردجید به پی ماده 28 دستوری عراقی باز و رسومات نزیاد دکره نکم دکره الا به پی یاسا نبی بوی مش پرجیری رای دکتور اسماعیل و دکتور شیرکو سرچنار خان دکم او پیرو لا ببریتو تنها به پی یاسا بی زور سپاس بله زور سپاس قسەتان هەیە سەبارەت بەوەی چوار ئەندامی بەڕێزی پەرلەمان داوای لابردنی پەیڕەوەکە بەڵێ کاکتۆر برای سروکی پارلمان او قصانه زور معقوله و بجينا بو باج معقوله و نصيكي دستوري شيء بالام رسمي گمرکی چندین جار ببریارو پیراو للا انجمنی وزیران دردکی زور طبیعی چندین ساله مثلا اعفای گمرکی بو کارگکان بو پشتیوانی کردن لهندی بوار دردكوي ببيع وي مثلا ليره لبرلمان قانون تعديل كرابه بجا محتمله او قصانا معقوله ومنطقي تدايا بو باج بلام رسمي گمركي زور جر هاي لا بيراو درج الا لا انجمني وزيران بله زور سپاس بله سپاس کاک علی حمد صالح سەرۆکی پەرلەمان یعنی باوان نەبێ خوا نەخواسێ ئێمە لە لیژنەیە من لەگەڵ پاڵاوگەی نایاسایی و گۆڕەپانەکانە بوو بەڕێزان بەس لە هەولێرەوەی پێوتێ بازاڕی بۆرسا هزار و شتێ ساحە هەیە سوتەمەنی و مەواد تێکەڵەکەن مۆڵەتشیان نییە لەژێر چاودێریانین ئێمە زۆر محاولەی عملیمان کردووە داناخرێن یعنی واقعەکەیە زۆر محاولە بە هیوادارم بە عملی بچنەوەی تانجەرۆ ببینن ئایا ئەوانەی منطقەی کاشێ ئەوەی دکتۆر شێرکۆ وتی ڕاستە بەڵام دوای هەمووی کرانەوە ئایا سەریکە دراسێ بکەن تا ساڵێکی تر ئەگەر هەر هەبێ لەژێر ڕێنمایی و پێوەری ستاندارد بێ و باجی لێ وەربگیرێ و مەرجی ژینگە و سەحیتیا بێت یا بڵێ کاکە مۆڵەتی نابێن ئەبێ داخرێ و حەقمان نییە بەسەر و داش نەخرێ لە عملیە یعنی قسەکە لەسەر ئەوەیە مەسەر من خۆم ناتوانم بچمە بایشانی 10,000 خێزان نان بڕاو بکرێ بەڵام حەلی علمی ئەبێ بۆ دان کاک علی پەیامەکە وازەحە تۆ لەگەڵ ئەوەی کە چارەسەر نەک بەڕێز لیژنەکەتان لەگەڵ ئەوەن مادەم ئەمانە ئەمری واقعن ئەبێ خۆیان لەگەڵ ئەم یاسایە بگونجێنن بەڵێ مادەی هەشت بەڕێزان مادەی هەشت زۆر ماوینەتەوە خۆشانەزانن کۆرۆنا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشت دادوەری لێکۆڵینەوە تایبەتمەند بە یەکلایکردنەوەی کێسی ئەو سەرپێچیەکان کە لەم یاسایەدا دەقنووسکراون بە پێی حکومەکانی تایبەت بە بڕیاری سزایەک هاتووە لە یاسا بنەمای دادگا سزایەکان ژمارە 23 ساڵی 1970 هەموارکراو پێش ئەوەی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان قسە بکە منەستەکەم ئەم مادەیە پێچەوانەی فەلسەفەی قانونەکەیە داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی قانونی یەکەم شەرحێکمان بۆ بکا لەو بارەیەوە برای سروکی پارلمان سپاس بو جنابت پێویستان دێمەدە هەیە لە بیدا تێمە قسە بکەین باوەی محتەمەلە قسەی کەمتریش لەسەر بکرێت ئەم شەرحە محتاجی مقدمەیەکی کورتە ئەگەر ڕوخسەت بێت بە پێی قانونی عقوباتی عێراقی جرایم تەقسیم دەبن بۆ سێ فیات بە پێی خطورەی هەر جەریمەیەک و ئەمانن جرایمی جنایات جرایمی جنح و جرایم مخالفات وبابي قانون اصول محاكمات جمره 23 صالي حفتاويك محاكمي جنايات مختصه بيكلي كردنوي دعوى جنايات ومحكمي جنح مختصه بيكلي كردنوي دعوى كاني جنح ومخالفات اگر بابي هم تقسيمات نبي دبينين جرائم مخالفات اجمار دكريت بجرائم بسيط وخطوري كمترها ل جرائم كاني تريجينات وجنحة بويا مشرع عراقي لدوي تعديلي حوتم لسرياسي أصول محاكمات
با قانونی رقم 33 سال 1980 ام دا صلاتی حسم کردنی دعوای مخالفات داوا به حاکمی تحقیق قاضی تحقیق به امری جزایی و امری جزاییش براسی لچورچوی قانونی اصول محاکمات دا به تحدیدی با واضحی به حصری نهاتوه زور تعریف هيا للان فقهاء وكساني شارزا وياسا ناسكان بلام همویان تقریبا کوکن بم تعریفات دلین امر جزایی که حسمی ام مخالفاتانه دکات للان حاکمی تحقیق دلین اجرایی که قضاییه که للان محکمه مختص در دچید بو یک لکردنوی فی ایکی معین لدعواکانی جزایی ببی اوی رجاوی اجراتی محاکمه عادی که دگریت بر و دوای تعدیل حوتم لسر قانونی اصول محاکمات جزایی جماره 33 سال 1988 بمان در دکوید که هر دو دادگاه جنح و دادگاه تحقیق مختصن به درکردنی امری جزایی و لروی عملی و لروی واقعی شوه ایستا محکمه تحقیق زیاتر ده صلاتی هیا و زیاتر ام ارکی دگریت استوب و فصل کردنی او دعوانی که متعلق به مخالفه لجیاتی دادگاه جنح بمشي على قانون وصول محاكمات ده وهمان بهم لم پیشنیاز یاسا ده مزایا و ایجابیاتی تدایا لو انا اگر واسیام پیشنیاز یاسا بکین که بو شوی او ماده دا بريجين یک شرعیت دانه بو پیبجاردنانه کلم یاسا دادید اگر قاضی تحقیق به لجیاتی اداره و مدیر عام کو وکیل وزیر کو وزیر دو رجا گرتنا لجندلی سه فشار و تضخم لسر دادگاهی کتن محکمه جنح کم دبید چهار پناه بردن بو قواعد عام پناه بردن بو قواعد عام محتاجی کاتی کی زوره محتمله 30 روز و 35 روز و 4 روزی بیاوید اما ماده یک من لبردست مان بر همه نوتیگان محتمله خطوره او مادانه یعنی برگه او نگرن که او موای هموی لبر محاکم بید لیرش یعنی لمی پیش نیازه یا ساده عنصری جزایی تیدانیه حبسی تیدانیه که حبسی تیدانه به بو بچد بو دادگاهی که تایبتمند یا دادگاه جنح چون که حبسی تیدانیه و قانونی اصول محاکمات جزاییه لتعدیل حوتم لسال 1908 حسمی هم موضوعه کردیه بو او دعوانه که بس متعلق بغرامه پاره قاضی تحقیق او صلاحیتی هبیت و هر بگیرید لیره اگر بسیار او بید بو محکمه بید او توضیح هم دا حاکمی تحقیق به یا محکمه تحقیق به فرقی نیه دا صلاتی دا هر دوکیان وکو شخص حاکم و هم وکو محکمه اگر ما بس مانه لدست اداره دا به او کادیت اما لبرانبر هنده بجارده تر داین اگر بین بلین اداره و غرامه فرض دکات پیوسته پیدا چونه و بکن جاری کی تر لم پیچ نیازه یاسا آیا کی او غرامه فرض دستا پین رت وزیره وکیل وزیره برای و برایتیه دبیت لجنه تحقیقی دیسا اضافه بکنیم یعنی ده چینه موضوعی کی تر لبر اوه پیمان باشه وکو لجنه یاسایی بو زمانتی زیاتر بو عدالتی زیاتر پیمان باشه با پی خو گنجاندنیش یعنی لگل قانونی اصول محاکمت با هیچ مخالفه ما نکردیه ام غرامه للای قاضی تحقیق فرض بکره مدهی کم تره زمانتی زیادتره رگه گرتن لگندلی زایدن فشار پروسکه خیراتره و فشار و تضخمش لسر محکمه کتن کمتر دبی زور سپاس بله زور سپاس کی قصه هی لسر او بانده من خم اشتان هگشتو متقنعاتي سرچنار خان دكتور اسماعيل دكتور شيركو بدرية خان دكتورة شان دكتورة شان فرم برای سروکی پرلمان شان کاکا صالح لراستی دا راستا کاک بجار رون کرنوی دا بلام ایتر او یاسایا یا بابلین هر یک اکسر پیچی کرد کامی بسر دا دسا پین لی راستا رون کرنوی دا بلام لو من زور رون نبو ببوره سپاس سرچنان خان نه با هموی هم هر پینجان قصبن توا باش توا برای سروکی پارلمان كان بجار اي قصه كاله سوي دكتوره انجا ماشي برای سروکی پارلمان برای سروکی پارلمان لیره پیوسته بزانین اما حز دکین فرض کردنی هم غرامه للاین وزارت سامانه سروشتیه کام به یان دادگاه اگر دادگاه به او علاج بان کردیه هیچ کشه که قانونی نیه
اگر حەز دەکەین بێن ئەم دەسەڵاتە بە ئیدارە بدەین زۆر احتیادیە ئەم مادەیە لا دەبین ئەم دەسەڵاتە بە ئیدارە دەدەین. نا قسەکە کاکتۆر هەمومان یعنی بەش بە حاڵی خۆم لەسەر ئەوەیە ئێمە ئیشکال نییە بە کام ئاراستەی دەبین. بەڵام ئەگەر بە ئاراستەی ئەوەی دەبین ببێتە داوا و بچێتە محکەمە لەگەڵ ئەو قەیدا تعاڕوز ناکە یەک لەحظە لەگەڵ ئەو قەیدە تعاڕوز ناکە کە مخالەفە عقوبەکەی ئەوەنە گەورە نییە. ئەمە بەس پرسیارە ئەساسەکەی و ئایا محاکمی تحقیق کافیە بۆ ئەوەی بڕیار بۆ نمونە لە 750 میلیۆن بدا ئەوە پرسیارەکەی بەس بۆی شتەکەمان لەسەر تێنەپەڕێ دەرفەتە بۆت بەڕێ سەرۆکی پەرلەمان تەوزیحم دا ئێمە لەم یاسادا غەرامەمان هەیە عقوبەی جەزایی و جینایی لەم یاسادا نییە تەنیا غەرامەیە ئەگەر غەرامەیە پێویستە بە پێی قانونی وصول محاکماتیش ئەو تعدیلەش غەرامە ئەم دەسەڵاتە داوە قاضی تحقیق طبعا ئەوە 10 جارە ئیشارەتم بە وصول محاکماتم دا ئەگەر مخالفە کردم بێ ئێوە هەر لە چوەرچێوەی قانونی وصول محاکمات ئەویشەمان کردیە مخالفەیە تەنیا با لە دەستی حاکمی تحقیق بێ بۆ ئەوەی مدە و ئیجراعاتی کەمتر بێ پرۆسەکە درێژایی نەخواێنێت ئەگەر نا دەمانتوانی بکەینە دادگای تایبەتمەند بەڵام لە بەردەم 2 مانگ دەبووین بۆ یەکلایکردنەوەی هەر کەیسێک 4 مانگ و 5 ساڵ و 6 ینی محتەمەل ئەوە هەمووی هەیە لەبەرەوە دادگای تحقیقمان اختیار کرد بۆ ئەوەی بە مدەیەکی کەم بڕیاری خۆی بدات بە فەرزکردنی غەرامە. بەڵێ سەرچنارخان فەرمووی. بەڕە سەرۆکی پەرلەمان من قسەی جدیمەیە لەسەر ئەم مادەیە بەڕاستی پێچەوانەی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزائیە بۆ هەموو تعدیلاتانەوە کە باسکرایە مادەی 134 سەیریکەن فەقەرەی دال لە یەک حاڵەتە دادوەری لێکۆڵینەوە کە هاتووە لە دادوەری لێکۆڵن تایبەتمەندە بە یەکلایی کەیسی ئەو سەرپێچانەی کە لەم یاسایە دەخنوت یەک حاڵەت دادوەری لێکۆڵینەوە ئەتوانێت کەیس یەکلایی کاتەوە حاڵەتی مخالفەی فەوری پێڵە نەک ئەمری جەزایی ئەو دووشتە فەرقی هەیە مخالفەی فەوری ئەوش دوو مەرجی بۆ داناوە قانون ئەڵێ ئەگەر تەڵەبی تعویز و ڕەدی مالی تیانە بوو اینجا قازی تحقیق بۆی هەیە مخالفەی فەوریش وەکو وتم لە مادەی 27 لە قانونی عقوباتە ڕقم 169 دوو عقوبەی داناوە یان حەبسە لە 24 ساعات تا 3 مانگ یان نابێت لە 45,000 زیاتر بێ بۆیە پێشتر منوتم ئەگەر ئەمە صیفەتی جەریمەی پێ دەکەم بە قەنەعەتی منە بێ صیفەتی جەریمەی پێ بدرێ لەبەرەوەی ئەم بابەتە ئەوە ئاسان نییە تۆ بکەی بە مخالفەیەکی ئیداری کە صیفەتی جەریمەشت پێدا نابێ بڵێ دادوەری لێکۆڵ نەبێ بڵێ دادگای تایبەتمەند هەرچەند مانگێکی پێچێ بێ عقوبەی خۆی وەرگرێ تۆ پێشتر بە 200 میلیۆن و 300 میلیۆن باسەکەی چۆن ئەتوانی قازی تحقیق مولزەم کەی بە مخالفەیەکی فەوری کە سەلاحەتی تا 45,000 هەیە ئەو هەموو ئەوە بسەپێنە ئەوە ئیشکالێکی قانونیە ئەبێ چارەسەر بکرێ ئەمە لە بڕیاری سزاییش هاتووە لە دێڕی دو ماڵە پێ حکومەکانی تایبەت بە بڕیاری سزای لە هەموو دنیا بڕیاری سزایی نهاتووە نازانم هەموو شەیان لەکوێوە هێناوە بێ ئەو کە ئەو شێش لا برێت و کێشەکە بەم جۆرە چارەسەر کرێت برێ بە دادگای تایبەتمەند دەستخۆش. بەڵێ بەس تحمل کە گوڵی زارخان بۆی هەموویان قسە بکەن چکە تەسەورەکەم هەموو یەک قسەیانە بێ دکتۆر ئیسماعیل. بله سروک پارلمانی آخفتند منش لایت خوشکا سرچنار هات نکردن از پیشگیریاویت کم هر دو ملاحظات ویدا یا اولیکو بیتا دادگاهی تایبەتمەند یا دیش او ببریاری سزای هاتووە لا او بحذف بیت رأسان با پی حکمکانی تایبەت با یاسای بنمای دادگاه هر وکو خوشکا سرچنار گوتی و سپاس. دکتۆر شێرکۆ. بەڕێ سەرۆکی پەرلەمان پشتگیری لە هەردوو بۆچوونەکەی خوشکە سەرچنار و دکتۆر ئیسماعیلەکەم سپاس. زۆر سپاس. بەدرێخان. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشگیری لە قسەکانی سەرچنارخان و دکتۆر ئیسماعیلەکەم ئەگەر گۆڕانکاریشی بەسەران هات پێم باشە دادوەری لێکۆڵینەوە و دادگای گۆمرگیشی بۆ زیاد بکرێت دەستخۆش زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بەسەر چاو جواب نادەنەوە بە ڕێزان لە لیژنە تایبەتمەندەکان بەدرێخان تۆ تەواو کاک دکتۆر بژار دوایی دەرفەت دەدەم گوڵی زارخان. بەڕێ سەرۆکی پەرلەمان لێرە یعنی ئەگەر بڵین بۆ ئەم کەیسە یان یەکلایکردنەوەی ئەم کەیسە بۆ دادگای
تایبەتمەند بێ لێرە پرسیار ئەوە جیاوازی چییە لە نێوان حاکمی محکمەی جونح و حاکمی محکمەی تحقیق و جیاوازی چییە لە نێوان محکمەی تحقیق و محکمەی جنح هەر دادگایە هەر دادوەرە هەر زمانەتی هەیە هەر یاسا جێبەجێ دەکەن تەنیا مەبەستمان لە ئیجراعاتە لە جیاتی ئەوەی دوو سێ مانگ پرۆسەکە بخوێنێت ئەمە مدەکەی کەمترە بەڵام سەرەڕای ئەوەش هەر مافی طرفی تر ئەوەی بڕیاری لەسەر ئەو دەردەچێت مافی پارێزراوە بە پێی قانون دەتوانێت طعن بکات دەتوانێت بچێتە بەرامبەر محکمەی ئستێناف بە سیفەتی تەمیزی تەنیا یەک جیاوازی هەیە لە جیاتی ئەوەی دوو مانگی بخوێنێت بۆ ئەسبوعێک ڕۆژ بێ مادەکە حساسە بەرهەمی نەوتیە ئەوە نییە یعنی لە شوێنێک چەند هزار تەنێک بێ یعنی لەکوێ حەجز بگرێت بۆ ئەوەی قرارەکە دەربچێ کەیسەکە یەکلایی ببێت خطوڕی ئاگرکەوتنی لێە یعنی ئەو مەوزوعە جیاوازی ئەمەیە بەڵێ زۆر سپاس یەک دەرفەتان دەدەینێ هەردوو لیژنە لە تاوکو ئامادەیەکن بۆ خوێندنەوەی سێم ڕاوێژێک لەگەڵ ئەنجومەنی دادوەری بکەن بۆ ئەو بابەتە یا مادەکە بە تەواتی لای بنوم لی گەڕێن مەساری قانونی خۆی وەرگێ یعنی هەر مەساری قانونی خۆی وەرگێت و بچێتە مەحاکم بەو شکڵی کە هەیە یان ینی ڕاوێژێک بکەن بۆی نەکەوینە هەڵەوە پێم خۆش نییە سەرۆکاتی هەرێم وەکو هەڵی قانونی شتمان لە ڕاستیا بۆ بنێرێتەوە لەبەرەوە هەندێک ڕاوێش بکەن بۆ ئەوەی هەمومان متفق بین لەسەری زۆر سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان لەبەرەو قسەنە لە پرۆتۆکۆل سەجل دەبێ هەڵی قانونی بە شێوەیەکی وا بە شێوەیەکی زەق خەلەتی قانونی لە راپۆرتی ئێمەدا بێ کەواتە ئێمە مستاهلی ئەم لیژنە نین بەڕاستی باشترینن ئەمە ئیشی ئێمەیە ئێمە دوای گفتوگوکردن بە 10 سەعات بە 15 سەعات پشبەستن بە دەیان مەزدار ڕای وەرگرتنی چەند کەسی شارەزا شەرت نییە زۆر جەرشت هەیە بە دلی من نییە وەکو شەخص بەڵام لە ڕووی قانونیەوە کەم ڕەوشکارانی ئێمە زۆر زیرەکن ئەندامانی ئەمە زۆر زیرەکن کە ڕێک دەکەوین کەواتە ئێمە تەحملی و مەسئولیەتە دەکەین نەسێک نایەتە ئێرە دژی قانون بێ دژی دستور بێ و ئەوەی ئێمە کردمانە ئیبداعێکە لە ڕووی قانونیەوە تحملیش دەکەم دەیان لژنە لە پسپۆرەکانی شارەزای قانون بابێن دیراسەتی ئەم مادەیە بکەن ئەسڵان ئەم مادە ئیبداعێکە لژنەی یاسایی نەمن ئەندامان و ڕاوێژکارانی لژنەی یاسایی کردیانە بەڕاستی بەڵام سەرەڕای ئەوەش ڕێز لەو بیر و بچوونەوەەر دەگرین و جارێکی تر مشاورەیەکی تریش دەکەین زۆر کێشکەشە زۆر زۆر سپاس ئێمە زۆر متمانەمان بە ئێوەیە بە راپۆرتەکانتانە تەنها پیاچوونەوە دائیمەن ئیسفادەی هەیە یەک ڕاوێش بکەن و هیچی ترمان پێویست نابێ مادەی نۆ مادەی نۆ سەرۆکی پەرلەمان کار بە دەقی هیچ یاسایەک یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت بەڵێ ئێمەوادی پرۆتۆکۆڵیە یاڵا دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل بەدرێخان فەرم بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕای من پێم باشە مادەی دابێتە جێگەی مادەینەوە مادەی نوشتێتە جێگەی مادەی دا و ئەم وشەیە بگۆڕدرێ کار بە دەقی هیچ یاسا و یانەکەی لێلابرێ بڕیارێک یانەکەی لێلابرێ بەڵێ سپاس دەستخۆش کاکتۆر شێرکۆ بەڕێزان ئەندامانی ئەو لیژنەی کە ڕۆن بۆ گەرمیان و چەمچەماڵ لە پەناگیری لە هۆڵی پەناگیری کۆبوونەوەتان هەیە بۆ دابەشکردنتان بەسەر دوو گروپە بەڵێ کاکتۆر شێرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە سەرەتایی گفتوگۆکەمانە ئەمڕۆ بۆ ئەم پێشنیازە یاسایە باسی ئەوم کرد کە مادەیەک هەیە زۆر زەرورە ئیزافە بکرێ بۆ ئەم یاسایە و ئینقازی ئەم یاسایە ئەکا لە کارەساتێکی یاسایی ئەوەی نرخەکە کە باسمان کرد ئەو قەیرانە کە استیغلالی بنزینی هاوردە و مشتەقاتی هاوردە لەگەڵ بنزینی خۆماڵی ئەکرێ بۆی کە نرخێکی بەرزترین بۆ بنزین دابنرێ ئەگەر ئەم مادەی کێسە اقتراحەکەین لەم یاسایە وجودی نەبێ ئەو یاریکردنە بە نرخی بنزین بەردەوام ئەبێ و ئەو یاریکردنە بە نرخی بنزین بەردەوام ئەبێ و کارەساتەکە بە جیاوازێکی زۆر لەگەڵ بەغدایە لە حسابی خەڵک لە هەرێمی کوردستانە بەردەوامە بێ پێشنیاری من بۆ ئەوەی کە مادەی نۆ یعنی پێش مادەی نۆ ئەم مادەی نۆیە ببێ مادەی دە
مادەی نۆ ببێ بەمە مادەی نۆ ببێ بەمە بۆی کە ئەم یاسایە بپارێزین لەوەی کە مشکلەی نرخی بنزین و تەلاعوب بە نرخ چارەسەر نەکە اقتراحەکەم ئەوەیە مادەی نۆ ببێ بەمە کاتێک ڕێ بدرێت بە هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان ئەگەر بەرهەمی ناوخۆ نەتوانێت پێداویستی ناوخۆ دابین بکات چونکە ئەگەر بەرهەمی ناوخۆ توانی پێداویستی ناوخۆ دابین بکات ئەو کاتی تر بێت ڕێگری بکرێت لە هاوردەکردن چونکە هاوردەکراوەکەی نرخی بنزین ئەفرێنێت چونکە لە دەرەوەی وڵاتەوەیەت و ئەمانە لەبەرەوە ئەم مادەیە زیاد بکەین ئەو کاتە وەکو بەغدا کە ئێستا بە 450 لە بەغا لە ناوچەکانی تری عێراق لێرەش بە هەمان شتی لێ دێ و ئەو کارەساتەش بەردەوام نابێت کە تا ئێستا ئیستیغلال کراوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاکتۆر ئیسماعیل. بله برای سروکی پارلمانی از پشتوانی دکتر شیر کود که امبوچوناوی کو ماده که دیل بره زیده ببید بله وکو جنابی گوتی و دیسا پشتوانی خوشکا بدریا خان جد کم او یان حذف ببید بیتا واو شیناوی او ریکو پیکتره و درستره و سپاس. سپاس. لیژنەی تایبەتمەند ئەگەر ڕێیتانێ کاک عەلی کاک بژار. زۆر سپاس. مادەی دوای ئەو مادەی نۆ مادەی دا وەزیری سامانە سروشتیەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان پێویستە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەرکات. بەڵێ هەر بە ڕێزێکەوەی گفتوگۆ لەسەرم دەقە بکات مادەی دە بە ناوی بنووسێت. کاک ڕێبوار کاکمام مامۆستا وەیسی فەرموو کاک. بەڕێسەرۆکی پەرلەمان لە مادەی دا تەنها یەک تێبینی داڕشنەکەم هەیە دەڵێ وەزیری سامانە سروشتەکان بە هەمانجی لەگەڵ وەزارەت و لایەنە پێم پێشنیار دەکەم ئەو لایەنە ببیتە دەستە چکە لە مادەی پێنجیش هەروشەی دەستە جێگیر کرایە و زۆر سپاس. کاکمام. بەقۆ مایکەکەت مامۆستا وەیسی. بەڵێ. کاکمام فەرموو کاک عەلی. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆر درەنگ کوژانتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە سەبارەت بە مادەی یەک بۆ لیژنەی هەردوو لیژنەی پەیوەندیدار مادەی یەک بڕگەی دووەمیان وەزایدەن مادەی پێنجیش بڕگەکانی دووەم و سێم و چوارەم هەندێک پێشنیازم کرد کە ئەوەی کە پەیوەنددارە بدرێ بە لە یەک و داڕشنەوەیەکم کردووە لە مادەی دەیە بەم شێوەیە لێ بکرێت. واتە لە کۆیەوە دوو مادەی کە لا ئەبرێت یەتە ئێرە لەم شێوەیە مادەی دە بەم شێوەیە لێکرێت. وەزارەتی سامانە سروشتیەکان بە هەمانجی وەزارەت و دەستە پەیوەنددارەکان چاودێری پابەندبوونی کۆمپانیاکان بەو مەرج و خەسڵەدانی لەم یاسایە داهاتوون دەکات و ڕێنمایی دەکات و ڕێنمایی پەیوەندیدارەکان لە ئەستۆ دەکرێت. سەرەڕای ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە و دەرچواندنی خشتەی پاشکۆ بۆ یاساکە. بەڵێ زۆر بەنووسیم دەرە لیژنە کاک ڕێبوار فەرموو کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەدا وا پیشاندراوە کە ئەم بابەتە لەبەرەوەی کە اختصاساتی وەزارەتە سامانە سروشتەکانە چونکە باسی بەرهەمە نەوتیەکان دەکەین ئەمە تەحسیل حاصلە بەڵام ڕاستە بە دیوێکش نووسراوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەڵام لەبەر بایەخی بابەتەکە من حەزەکەم جگە لە وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی بۆ نمونە بازرگانیە تەندروستیە دەستەی ژینگەیە وەزارەتی دارایی لە باش لەبەر گرنگی بابەتەکە یاگینا خۆ تەحسیل حاصلە کە دڵی لایەنە پەیوەندیدارەکان وان شەگرێت من لە ڕووی اختصاسەوە بڵێ وەزارەتی سامانە سروشت بەڵام لە ڕووی لێکەوتەکانەوە ئەم وەزارەتانە شەگرێتەوە سپاس. سپاس. لیژنەی تایبەتمەند ڕێیتانەیە مادەی دوایە مادەی 11 بخوێنەوە. مادەی 11 ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هەر بە ڕێزەگەی و گفتوگۆ لەسەر ئەم مادەیەکات کەس نییە. مادەی دوای هۆیەکانی دەرچواندن فەرموون. هۆیەکانی دەرچواندن لە پێناو دابینکردنی بەرهەمە نەوتیەکان بۆ هاوڵاتیانەوە بەهۆی زیادبوونی داواکاری لەسەر سنوورداری توانای بەرهەمهێنانی پڵاوگەکان هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەم کەرتی تایبەت و قەدەغەکردنی قۆڕەخکاری ئەم یاسایە دەرچوێنرا. بەڵێ هەر بە ڕێزەگەوێ لەسەر هۆیەکانی دەرچواندن گفتوگۆ بکات بە ناوی تۆمارکات. مامۆستا نەجات کاکمەم کاک شێخ زایر
مامۆستا حەسیبە کاک ڕێبوار ناک مەم کاک بەڵێن کاک جەمال بۆ هۆیەکانی دەرچواندنم بە ڕێزانەوانی گفتوگۆن کاک بەڵێن کاک جەمال کاک ڕێبوار مامۆستا حەسیب مامۆستا نەجات کاک مەسکەندەر کاک شێخ زاهیر کەستر هەیە گوڵستان خان گوڵستان خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دیارە ئامانجی ئەم یاسایە ڕێخستنەوەی هێنانی بڵین هاوردەکردنی بەرهەمەکانی نەوتە بۆیە من زۆر پێم گرنگە لێرە ئێمە بڵین لە پێناو دابینکردن و ڕێخستنی هەناردەکردنی نەوت و ئەمبارکردنی و فرۆشتنی بۆ هاوڵاتیان بەهۆی زیادبوونی داواکاری لەسەریان یعنی ئەو ئامانجانە هەمووی لێرە دەرج بکرێ هەم هێنان هاوردەکردن هەم ئەمبارکردن و فرۆشتنەوەی بە هاوڵاتیان کاک مەسکەندەر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژ لەم پڕۆژەیە یاسا پێشنیازە یاسایە ئەوەیە کە تەنها دابینکردن نەبێت بەڵکو لێککەوتەکانی ئەم مادانە کاریگەری خراپ لە ڕووی تەندروستیەوە لەسەر ژیانی هاوڵاتیان دەکاتن بۆیە ئەگەر بە 1 و 6 بێتن بەم شێوەیە بگرێت لە پێناو دابینکردنی بەرهەمە ناوتیەکان بۆ هاوڵاتیان بە کوالەتیەکی بەرز ئەگەر کوالەتێکی باش بێت ڕەنگە کاریگەریە تەندروستیەکانیش کەمتر بێتن سپاس ئەوەی تر وەکو خۆی لەگەڵ تەواو بکرێتن زۆر سپاس کاک جەمال بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە پێناو دابینکردنی بەرهەمە نەوتیەکان بۆ هاوڵاتیان و بەهۆی زیادبوونی داواکاری لەسەریان و سنوورداری توانای بەرهەمهێنانی پاراوگەکانی هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەمکردی تایبەتدا و قەدەغەکردنی قۆرخکاری و دابینکردنی ژینگەی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان و تەندروستی هاوڵاتیان ئەو یاسا دەرچوێنرا سپاس سپاس کاک ڕێبوار وەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچوان دەتوان بڵێم هەموو بەبەستەکانی یاساکەی تێدا جگە لە مەبەستێک نەبێت کە زۆر گرنگە بەلای منەوەش کە بریتە لە ڕێگریکردن لە سەر پێچکاری ئەمە بەشێک لە مادەکان پەیوەستە بە سەر پێشکاری ئەو سزانەی دیاری کردووە بەڵێ من ئێستا پێشنیارەکەکەم بۆ نمونە ئەو مەبەستانەی کە تێدا ئەوەشی کە تێدا نیە چەند مەبەستێکی گرنگی تێدا لەوانە دابینکردنی بەرهەمە نەوتیەکان ڕەخساندنی دەرفەتی یەکسان مەسەلە نەهێشتنی قۆڕخکاری بەڵام ئەوەی کە من دەمەوێت ئیزافەی کەم کە تەواوکاری ئەم مەبەستانێک کە ئاماژەم پێکرد ڕێگریکردن لەسەر پێشکاری بۆی منە پێشنیارە خەمە ڕوو بۆ هیوادارم کە ئەمە جێ بۆکەنەوە لە هۆیەکانی دەرچواندن لای لێژنەی تایبەتمەندەوە ئەوش بەو شێوەی خوارەوە لە پێناو دابینکردنی بەرهەمە نەوتیەکان بۆ هاوڵاتیان و بەهۆی زیادبوونی داواکاری لەسەریان و سنوورداری توانای بەرهەمهێنانی پاڵاوگەکانی هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەم کردی تایبەتدا و قەدەغەکردنی قۆڕخکاری و ڕێگریکردن لەسەر پێچکاری ئەم یاسایە دەرچوێنرا کاک شێخ زاهیر بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە پێناو دابینکردنی بەرهەمە نەوتیەکان بۆ هاوڵاتیان بەهۆی زیادبوونی داواکاری لەسەریان و سنوورداری توانای بەرهەمهێنانی پاڵاوگەکانی هەرێمی کوردستان و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەم کەرتی تایبەتدا قەدەغەکردنی قۆڕخکاری لە ئەم یاسایە دەرچوێنرا من پێشنیاز دەکەم سەیاقەکەی بەم شێوەی لێ بکرێت بە لەبەرچاوگرتنی پێداویستی هاوڵاتیان بۆ پێکاتە نەوتیەکان و سنوورداری توانای بەرهەمهێنانی لە پاڵاوگە ناوخۆیەکان و ڕەخساندنی هەلی یەکسانی لە بەردەم کەرتی تایبەت و ڕێگریکردن لە پاوانکاری ئەم یاسایە دەرچوێنرا سپاس کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە وەک پێشتریش باسم کرد مادەی چواری ئەم پێشنیازە یاسا بەڕاستی بە ڕۆحی ئەم پێشنیازی یاسایە زانم لەبەرەوە ینی لە هۆیەکانی دەرچواندنیش پێویستە ئاماژە بە ینی یەکێک لە ئامانجەکانی ئەم یاسایە کەمکردنەوەی ئەو لێکەوتە خراپانەی لەسەر تەندروستی لەسەر ژینگە لە هەرێمی کوردستان بۆیە بەداخەوە کە لێرە هیچ ئیشارەتێکی پێ نەدراوە
بۆیە پێشنیازەکەم بەو شێوازە دابڕژە لە پێناو پاراستنی هاوڵاتیان لە لێکەوتە خراپەکانی بەرهەمە نەوتیەکان و ئەنجات دابینکردنی هەتا کۆتایی زۆر سپاس. سپاس مامۆستا حەسیبە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن من پێشنیارەکەم بەم شێوەیە دابڕێژرێتەوە. لە پێناو پەرەسەندنی سامانی نەوت لە هەرێمی کوردستان بە جۆرێک بەرزترین سوودی بۆ هاوڵاتیانی کوردستان بێنێتە دی و بۆ ڕێگریکردن لە سەرپێچیکاری بە لە بەرچاوگرتنی پێداویستی هاوڵاتیان بۆ پێکهاتە نەوتیەکان و سنوورداری توانای بەرهەمهێنان لە پێڵاو گەناوەخۆیەکاندا و ڕەخساندنی دەرفەتی یەکسان لە بەردەم کەرتی تایبەت و ڕێگریکردن لە پاوانکاری ئەم یاسایە دەرچێنرا و سپاس. سپاس مامۆستا نەجات. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هویەکانی دەرچواندن دیتنۆ من بۆ هەردوو هویە زێداکەین سەر پشتی قەدەغاکردنی قوڕخکاری باشترکردنەوە خزمەت گوزاریە و خێراکردن لە گەشەپێدان و ئابووری. زۆر سپاس. زۆر سپاس. لیژنەی تایبەتمەند لەگەڵ ڕێیەکتانەیە بە نووسین بۆیان برن. بەڕێزان زۆر سپاس داوا لە هەردوو لیژنەی تایبەتمەند دەکەین لە هەفتەی ئایندا کارێکی جدی ئینشاڵڵا لە زووترین وەختمان لەسەر ئامادەکردنی راپۆرت بۆ خوێندنەوەی سێم بە مەش کۆتایی بە دانیشتەکەمان هێنین کرد.